بناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لەبێ بینەرانی ئەزیزی کەناڵی ئاسمانی پەیام لە کۆتایی هەفتە بە خزمەتی ئێوە گەیشتوونەتەوە هیوادارین ڕۆژێکی پڕخێر و بەرەکەتان هەبێ لە شوێنێکەوە بینەری ئێمن ئازیزان ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک بڕگە بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ ئومێدەیە کە تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە. زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانمان لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بابەتی جیاواز لە خزمەتتان نابین ئومێدەکەین تا کۆتایی لەگەڵمان بمێننەوە. دیارە ئەمڕۆ لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسە و باز لەسەر کۆچی باڵندەکان یان ئاژەڵەکانەکەین بە تایبەت کێویەکان و هەروە کاریگریان لەسەر ژینگەی و ناوچەی کەوا چۆڵیەکەن یەکێک لە گرنگترین هۆکارەکانی پارێزگاریکردنمانەوەی ژینگە بە شێوازێکی گونجاو وەروە هاوسەنگ بوونی و ئاژەڵە کێوی و باڵندانەیە لەو ژینگەیە تا بتوانن ژینگەکە بە باشی بێنڵەوە لە ئەگەری کۆچکردنی ئەم ئاژەڵ و باڵندانە کاریگەریەکانیان لەسەر ژینگە چی دەبێت شرۆڤێ و بابەتە دەکەین. بەڵام ئەمسا لە تەوەری دومی شار لە ناو ژینگە و شاخ و سروشتا دەمێنینەوەنێ و باز لە ئەنجامدانی گەورەترین کۆبوونەوەی گروپە شاخەوانەکان دەکەین بزانێکین ئەم مەراسیمە چۆن و لەکوێ ئەنجامدرێت و بەرنامەکانیان چییە. لێرە جێگری یەکێتی شاخەوانانی کوردستان میوانمانە بێت و دەربارەی بابەتە زیاتر گفتوگۆ. بەڵێ بابەتێکی تریش کە بۆ ئێستەی کۆمەلگای کوردەواری بۆتە پێویستیەک دەبێت دووبارە ئێمە ئادابەکانی سەردانیکردن وە بیرخۆمان بهێنینەوە واروەها جێبەجێیان بکەین. ڕەنگە ڕۆژگاری پێش هاتنی تەکنۆلۆژیا و ئامێرەکانی پەیوەندیکردن تەقەی دەرگاکە لێ بدرایە و دەرگاکە دەکرایەوە میوان دەهات هەمویان بە دڵخۆشیەوە پێشوازیان لە یەکترە کرد. ئێستا ڕەنگە دوای چەند پەیوەندیەکیش هێشتا مەجلیسەکە حاصل نەبێت بۆیە ئادابەکانی سەردانیکردن لە ڕابردوو لە ئێستاە گۆڕانکاریان بەسەراتوە یان ئەو ئاداب ئەو ئادابانە چین بێت لە ئێستادا ئێمە ئەبێ جێبەجێ بکەین لە کاتی سەردانیکردنمان بۆ لای دۆست هاوڕێ خزم کەس لێرەشەوە شرۆڤەی بابەتی ئادابەکانی سەردانیکردنەکەین بە دیاریکراویش لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵام ئەمسا وەک نرتی بەرنامەش دەچینە لای کەشوهەوا بزانێکین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرمان چۆنە بن. وڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە کۆچی باڵندە و ئاژەڵە کێویەکانەکەین لەو سروشتەی یاخودە سروشتێکی ناوچەی وەروە کاریگەری کۆچیەوان لەسەر ژینگەی ناوچەکە بە میوانداری زۆر بەڕێز کاک کوڕش ئارارات پسپۆڕی ئاژەڵ و باڵندەی کێوی. کاک کوڕژیان زۆر بەخێر سپاس بەم دەرفەتەی پێمە بەخشی. زۆر خۆشحاڵم. سەلامەت.
بەر لەوەی بچینە ناو کاریگەریەکانی کۆچی باڵندەکان وەروەها تێکدانی ژینگە و تێکشوونی هاوسەنگی لە هەرێمی کوردستان دیاردەی کۆچی باڵندەی کێوی و ئاژەڵ هەستی پێکراوە لە هیچ ناوچەیەکی کوردستان هەیە دیاردەکەون دەزەق بوو بێتەوە بەڕاستی هەست بەوە بکەین کۆچی ئاژەڵە کێویەکان و باڵندە کێویەکان لە ناوچەیەک ئیتر بەڕاستی دەبینرێن. بەڵێ بێگومان کوردستان پێگەیەکی گرنگی هەیە لە سەراستی جیهانی ئێمە بۆ پێی ڕوپیەکەن لە کۆتای ساڵی 2006 و سەرەتای ساڵی 2007 و پرۆژێکمان هەبوو لەگەڵ ڕێکخراوی سروشتی عێراق ئەو پرۆژێ تایبەت بوو بە دەستنیشتانکردنی و ناوچانی بۆ هەمە چەشنی بایۆلۆجی یا هەمەجۆری بایۆلۆجی گرنگن بە پێی کۆمەڵێک پێوەەر و ستانداردی جیهانی لە کوردستانە نزیکەی زیاد لە 44 ناوچەمان هەن کە لەسەر ئاستی جیهانی بە پێی پێوەرەکان گرنگن زۆربەی زۆری و ناوچانە کە دیاری کراون بە پێ و پێوەرانی کە هەیە بەهۆی ئەوەی بوونی کۆمەڵێک باڵندەی کۆچەریە ئەو باڵندە کۆچەرانە بە درێژای هەزاران ساڵ ڕۆکەنە ئەم ناوچەیە بۆ پێی کوردستانە بێتە هۆی بەیەکبەستنەوەی هەر سێ قاڕەی ئەفریقا و ئەوروپا و ئاسیا گەسێری هەڵکەوتی جوگرافیەکەین دەبەرەوە کوردستان بۆ باڵندانی بە تایبەتی چ لە وەرجستانە بێ کە لە ناوچەکانی نیوەگۆی باکووری گۆی زەوی و ڕۆکەنە ناوچەی کوردستان بۆ بەمەبەستی دەستەبەرکردنی خۆراک بێ یان حەوانە بێ بەڵام لە هاوینە کۆمەڵێک باڵندەی تر هەیە بەم ناوچەیە تێپەڕن یان ئەمێنەوە بە مەبەستی دروستکردنی هێلانە و زۆربوون. زۆر باشەکە کۆرژ ئێمە لە هەرێمی کوردستان ئەو حاڵدەمان هەیە باڵندەکان یاخود ئاژەڵەکان وەرزێک لێرە بمێنەوە ئیتر وەرزەکانی تر کۆش بکەن بۆ شوێنەیەکی تر بۆ ناوچەیەکی تری کوردستان یاخود بۆ دەرەوەی سنووری کوردستان. بەڵێ بێگومان لە کوردستانە بە پێی ڕۆپیانەیە کردومانە نزیکەی زیاد لە 365 جۆر باڵندەمان تۆمار کردووە نیوەی زیاتری و باڵندانە کۆچەرین کە وەکو باسم کرد هەندێکیان لە وەرزیزستانە بە مەبەستی دەستەبەرکردنی خۆراک ڕۆکەنە ناوچەکانی کوردستان و هەنێکی تریان بێرات تێپەڕن بە هەمان شێوە لە هاوینیشە ئەو باڵندانە باڵندەی دەگمەنن باڵندەی وامان هەیە بۆ پێمە پەیوەندیمان هەیە لەسەر ئاستی جیهانی لەگەڵ ڕێکخراوە ناودەوڵەتەکانە کۆمەڵە باڵندەمان هەیە بۆ پێمە GPS-مان لەسەردانەوە لە باکووری رووسیا لە ناوچەی تەندراوە ڕۆکەنە ناوچە ئاویەکان و پێدەشتەکانی کوردستان هەنێ باڵندەی باز هەڵۆمان هەیە ئەو جۆرە بازانە لە ناوەڕاستی ئاسیاوە لە وەرزیزستانە ڕۆکەنە ناوچەکانی کوردستان بەڵام ئەمانە بەهۆی گۆڕانی کەشوها بۆی تێکچوونی و ژینگانی کە پێات تێپەڕنەوەیان بڵێن هەنێ ناوچەی دەشتەکی لە کوردستانە بۆ پێی ماوەت بەهۆی بەکارهێنانی هەنێ مادی مێروکوژ و هەنێک تێکچوونی و ژینگانی تیانە سەرەکی ژمارە و بازانە لەسەر ئاستی جیهانی کەم بووتەوە وەکوتم ئێمە هەماهەنگی لەسەر ئاستی نێودەوڵەتی پرۆگراممان هەیە بۆ ئەوەی کاریگەریەکانی بۆ نمە ڕاوکردنە تێکدانی ژینگەیە گەڕانەوەی ناوچە سروشتیەکانی ئەو ناوچانەیە بۆ نمونە ئێمە لە 2010 ئیشمان لەسەر گەڕانەوەی زۆنگاوەکانی باشووری عێراقەکە بۆ پێی بەو داتانەیە مە هەمانە کۆمەڵێک باڵندەی کۆچەری هەیە لە کاتی کۆچکردنیانە چکە ئەم باڵندانە شێوازی کۆچکردنیان جیازە هەنێکیان هەیە پێ چەند ناوچەیە کات تێپەڕن بۆ نمونە هەنێک باڵندەی ئاوی هەیە لە ناوچەکانی زۆنگاوەکانی عێراق لە زستانە لە سەرەتای زستانە لە حاوێنەوە دوایەنە کوردستان یا بە پێچەوانەشەوە لە زستان و هاوی ناگۆڕە بە پێ و جۆرانی هەیە بۆیە ئێمە لەسەر ئاسی ناوچەکەش لەگەڵ حکوومەتەکانی ناوچەکە و ڕێکخراوەکانی ناوچەکە بە تایبەتی ڕێکخراوێکی نێودەوڵەتی BirdLife International هەماهەنگین کە نوێنەراتی هەیە زیاد لە 14 وڵات ئێمە یەکێکین لەو ڕێکخراوانی کە هەماهەنگین لەگەڵ ڕێکخراوی BirdLife یان ئەنجومەنی نێودەوڵەتی بۆ پاراستنی باڵندە مانەیە لەسەر ئاستی ناوچەکە کۆمەڵێک ناوچەی پارێزرا و دروست بکەین لەگەڵ وڵاتانی دراوسی و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتەکانە خۆتانە بینن کە کاریگەریەکانی گۆڕانی کەشوها نەک لەسەر باڵندە و ئاژەڵێکیەکان تەنانەت لەسەر خودی مرۆڤیشێتی ئێمە و خەڵکانی پێشووتریش باڵندە یەکێکە لەو جۆرانی کە زۆرترین توێژینەی لەسەر کراوە وەکو ئیندیکەیتەریان بڵێن وەکو دلیلێ بەکارهێنرێ بۆ گۆڕانی کەشوها بەداخەوە سێرەکەی دوێنێ ئەنجومەنی نێودەوڵەتیان بڵێن BirdLife International ئەنجومەنی نێودەوڵەتی بۆ پاراستنی باڵندە ساڵانە هەڵسەنگیان نەکا بۆ ئاستی باڵندەکان ئەبینیت 10,000 جۆر باڵندەمان هەیە زیاد لە 1200 جۆر باڵندەی مەترسی لە ناوچوونی لەسەر دوێنێ کۆمەڵێک جۆری باڵندەی تر ئاستەکانیان زیاتر نزیک بۆتەوە بۆی لە ناو بچن لە کوردستانیشە کۆمەڵێک باڵندەمان هەیە مەترسی لە ناوچوونیان لەسەر زیادە 10 جۆر باڵندەمان هەیە مەترسی لە ناوچوونی لەسەر ئاستی عێراق نزیکی 90 جۆرە بۆ ئەم جۆرە باڵندانە بە پێ و شوێنانی کە پێات تێپەڕن ئایا ناوچەی دەشتێکی یان ئاویە لەگەڵ ئەوەشە ئێمە توێژینەوەمان کردووە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان و زانکۆجییانەکانی بۆ منە و کامبرج جۆمانە بۆمان دەرکەوتەوە کوردستان و عێراقێکن لەو ناوچانەی کە کاریگەری زۆری ڕاوکردن هەیە لەسەر باڵندە و ئاژەڵەکیەکان.
کا کۆڕش لە کوردستان ژینگەی کوردستان دوو جۆر باڵندای با بڵێن باڵندەمان هەیە ئەوانەی کە هەر نیشتیمانیان ئێرە هەر لێرە ژین کۆچ ناکەن بە هەر چوار وەرزەکە لێرن ئەوەشی کە باست کرد ینی من وەکو تاکێک هەستی پێەکەم ینی ڕات هەبێ ساڵی 95 و 96 و من باش لە بیرە جۆرە ئاژەڵێک بە هاوینە نەهاتن جۆرێکی تر بە زووسانە نهاتن یان کە کۆچیانە کردەوە هەر بەسەر ئاسمانی گوندەکەمانە ئەمان بینی بە پۆل ئەڕۆشنەوە ئێستا ئەمە نەماوە یان کۆمەڵک هەر چۆلەکە پاساری سادەترین یان باوترین جۆری ئەو باڵندانی لە کوردستان لە گوندەکانە زۆر بوو ئەوەش هەستی پێ ناکرێت ئەمانە هۆکارەکانیان چییە ئەمانەش کۆچیان کردو یان هەر بەڕاستی نەماون ئەگەر نەژمێنن چ کاریگەریەک دروستە بێت چ گرفتێک دروستە بێت لەسەر ژینگە بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە وەکو خۆ باسی کرد بە بەراورد نەکرد لە کوردستان لەسەر ئاسی جیهان بەهۆی گۆڕانی شوێنی سروشتی ئەو ناوچانی کە باڵندەکانی پێ تێبەڕبوون سیرەکەی بەهۆی وشکبوونی دەریاچەکان بۆی تێکدانی ئەو دەشتانە لە شارێکی وەکو سلێمانیش ئەگەر بیرمان بێت لە نەوەتەکانە ژمارەی ڕیشۆڵە زیاتر بوو ژمارەی کۆمەڵێک باڵندە زیاتر بۆ پێی بۆ نمونەوەکو باسم کرد لە زستانە و باڵندانە ڕۆکەنە ناوچەیەکی وەکو کوردستان ڕۆکەنە و ناوچانە دەشتێکیانە کە خۆراکەنێ بەڵام گەسی شاری سلێمانی پێ بەداخۆ ئەڵێ تۆپەڵێک کۆنکرێت و یان قیرە کە شوێنی خواردنی نەبێت لەگەڵەوە شێوازی دیزاینکردنی خانوەکان ئێستامی کۆنکرێت بە هاوین زۆر گەرمە بە زستانیش زۆر ساردە لەبەرەوە توانای داڵدەدانی لە خۆگرتنی و باڵندانەی وەکو باڵندێکی ڕیشۆڵەی کەمە لەگەڵەوە ڕیشۆڵە کەم نەبووە لەسەر ئاسی جیهانی بەڵام لای ئێمە نەماون بەڵێ لەناو شارەکانە زۆر کەم بوونێتەوە ڕۆکەنە ناوچە دەشتێکیەکانی بۆ نمونە دەشتی لای پردێ دەشتی گەرمیانە دەشتی شارە زورە لەوەیە ژمارەیەکی بەرچاو بێنە بەڵام کۆمەڵی باڵندەی ترمان هەیە وەکو باسی کرد بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەوەیە مرۆڤ دەستی هەبوو لە بڵاوبوونەوەی هەنێ نەخۆشیە بەتابەتی لەناو چۆلەکە پاسارەکانە بەدەر لەوە شێوازی مامەڵی نادروستی مرۆڤ وای کردووە کۆمەڵێک ئاژەڵی تریژێ توانێت کۆشکردنیان هەیە بەڵام بنەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەمە پڵنگمان هەیە لە کوردستانە کە توانێت کۆشکردنیان بەڵام کۆمەڵێک کۆکاروای کردو کە ژمارە و پڵنگانەکەم بێتەوە ڕاوکردنە زیابوونی سەگی بێلانەیە چکە سەگی بێلانەش کێشەیەکە لە کوردستانە پێسی بە چارەسەرکردنێ لە دەڕێی دروستکردنی شەڵتەرەوە بێیان بخەسێنرێن ئەمانە پێویستی بەڕێکاری زانستیە پێویستی باوەیە کەسانی پسپۆر ڕۆڵیان هەبێ لەو بوارە لەگەڵەوەشە شێوازی پێدانی خواردن لەلایەن خەڵکانەوە بێ لەسەر ئاساسێکی زانستی بێ لە وڵاتانە توێژینەوەکەن ئەزانن چ جۆرە دانەوێڵەیە گیان خۆراکەکەیان بۆ باڵندانە و لە هەنێ شوێنیشە تەنانەت ڕێگە پێنەدراوە تۆ خواردن بەریان خۆراک بی بە ئاژەڵ و باڵندەکیوانە چکە کێشە دروستەکە بۆ گەدەیان یان بۆ شێوازی خۆگونجاندنیان بۆ نمونە لەگەڵ وەرزی جستانە یان لەگەڵ وەرزەکانی ترە لەبەر ئەوە تێگەشتنی تاکیش جاران بەداخەوە زیاتر بۆ خەڵکی گوندنیشانەکان زیاتر تێگەشتنیان هەبوو لەبەرەوەی کەمتر پەیوەندیان بڵێن مەشغوڵ نەبووم بە تەکنەلۆژیا لە ناو شارەکانە مەشغوڵی جەنجاڵی ناو شارەکان نەبوو بەڵام ئاگاییان بۆ سروش تێگەشتنیان بۆ سروش بۆ ناسینەوەی باڵندەکان بۆ ناسینەوەی ڕۆکەکان نەگەر لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی جیهانیش تێگەشتنی تاکەکان بۆ سروش لە جاران زیاتر بوو تاکی کورد پێویستی بەوەیە لە مۆبایل و تەکنۆلۆژیات تا ڕادێک بێتە دەرەوە بە تایبەتی لە مناڵیەوە فێری ئەو بکرێت لە سروشتە ئەو باڵندە ئاژەڵێکیوانەی کە لە کوردستانە هەن چین باڵندە کۆچەرەکان چینەوە ئاژەڵانەی کۆچەکەن چین کێشیان هەیە بەدەر لەوە ئەو باڵندە و ئاژەڵەکیوانە هەستیان هەیە بۆ نمونەیە ناوچە ئاویەکانی کوردستان بەداخۆ بەهۆی کەمبوونی سەرچاوی ماسیەکان بەهۆی مامەڵەی نادروست و شێوازی نازانستانە لەگەڵ سەرچاوەکان ئەوای کردو بۆ نمونە ماسی کەم بێتەوە لە کوردستانە ماسی خۆراکێکی سەرێکی باڵندە کۆچەرەکانە بە تایبەتی نەورەس بینیت لە کوردستانەوانیش بە بەراورد بە ساڵانی پێش ژماریان کەم بووتەوە بەدەر لەوەی بەهۆی دروستکردنی بەنداوەکان لەلایەن وڵاتانی دراوسە بۆی گۆڕانی کەش و هەواوای کردووە ژماری باڵندە ئاویەکان بە شێوەیەکی بەرچاو کەم بێتەوە کاکۆرشکەواتە ئەو باڵندە کەویانە یاخودە ئاژەڵە کەویانە پێویستیان بە چ جۆرە ژینگەیەکە بۆەوەی کە بتوانن تێ بژین بە تایبەت ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو سیفاتانە یاخودە تایبەتمەندیانە لە ژینگەمانە هەیە ئەو ئاژەڵە کێوی باڵندە کەویانە بمێنەوە تیان بەڵێ بێگومان بەپێی ئەو گروپی باڵندانە پێویستیان بە ناوچی پارێزرا پێویستیان بە لە وڵاتانش ناوچی پارێزرا پێویستی بە بەڕێوەبردن و چاودێریکردن هەیە زانکانە و خەڵکی ناوچەکەش ڕۆڵیان هەیە و زانکۆکانە ڕێکخراوە حکوومیەکانە لایانی پەیوەندیدار ڕۆڵیان هەیە لە بەڕێوەبردنی و ناوچانەیە کە ساڵانە بە شێوەیەکی بەردەوام چاودێریەکانی تر بە پێی جۆری و باڵندانە و باسم کرد باڵندەی ناوچە ئاویەکان کۆمەڵێک لە وەرزی هاوینە
ئێمە کۆمەڵێک باڵندەی نەورەسمان هەیە کە بە ژمارەیەکی بەرچاو ڕۆکەنە ناوچەکانی کوردستان و عێراق لە ناوچە کۆمەڵی دوورگەمان هەیە بۆ نمونە لە دەریاچەی دوکان و دەربەنیخان ئەمانە پێویستیان بە پاراستن هەیە پێویستیان بەوەیە بە شێوەیەکی گونجاو سەرچە ئاوەکان بەڕێوە ببرێن لەگەڵەوە شەو دوورگانە نێڵن خەڵک گەشتیان ڕوو بکاتەوە ئەو ناوچانە بەدەلەوە دەشت ناوچە دەشتێکەکان کۆمەڵێک ماوادی مێر و کوش هەیە پێستیسایدیان بڵاوانی کە بەکارەهێنرێت کاریگەری نەرێنی زۆری هەیە لەسەر باڵندە کۆچەریان نەبێتە هۆی کەمبوونەوەی ژمارەیان ڕاستەوخۆبیان بە هۆی کاریگەری هەیە لە کاتی کوشتنی و بۆ نمونە مشکەیان قەتێنەرەکانی ترەکە سەچاوی خۆراکی بۆ نمونە بازەکانە لە وەرزستانە ئەبێتە هۆی کەمبوونەوەی ژمارەیان ئەمە دیاردەیەکی سەرەکیە بۆتە هۆیەوەی کە ژماری بۆ نمونە بازەکان کەم بێتەوە بەدەلەوەی تێکدانی ناوچە دەشتێکەکان لە کوردستان و لە جیهانیشە بۆ نمونە گۆڕینی ناوچە دەشتێکەکان بۆ ناوچەی نیشتەجێبوون کۆمەڵی باڵندەمان هەیە بۆ نمونە لە نمونەیە کە دراسە کراوە لە ئالاسکاوە نزیکی 14,000 کیلۆمەتر بڕە لە ماوەی 12 ڕۆژە بەبێ وەستان ئەچێت بۆ ئوسترالیا تەنها لەو شوێنە نامێنێتەوە لە وەرزی هاوینە کە ئێستا بڵێن لە ئوسترالیا هاوینە لەبەر ئەوە گەرە و ناوچێت تێکچێ و باڵندەیە تێک نامێنێ نمونەمان هەیە لە کوردستان و لە عێراق جۆرە باڵندەیەک هەیە لە دوای 1990 نەبینراوە لە ناوچەکە و لە عالەمان ینی پێچی قڕ بێ نەما بێ کۆمەڵێک باڵندەی ترمان هەیە مێشی سی پێوتیان چێرگی پێوتێ بۆ هۆی ڕاوکردنی بەردەوامەوە و تێکچوونی و ژینگەی کە هەیەی ناوچە پێدەشتێکەکانی کوردستان و سێگەی بە پێ و داتانێمە هەمانە لە ساڵی 90ەکانە زۆر زیاتر بوون ئێستا یان نەماون یان یەک دوودان هەر بۆ ڕێک پشتگیری قسەکەی جەنابەت کاک کوڕە ینی لە کوردستان پەرەسێلکە هەبوو ئێستا ناڵێن نییە بەس زۆر کەم بووەتەوە جۆرێکی تر باڵندە هەبوو هەموو ساڵێک بەس لەو شوێنە هاوینانە هاتە ئەوێ تقریبان سەرەتای بەهار و ئیتر بەرم بەوەتی گەرما کە ئەوێ کرا بەڕاست بوو بە شوێنی با بڵێن مرۆڤ دەسیتە بۆ ساڵی داهاتوو ئیتر هاتنەوەش پرس بوو ئەم ساڵی داهاتوو نەهاتنەوە ئەگەر هاوکارانم نازانم کاکنەجا ئاگرەمەلیان پێوت لای منتیقیە من نازانم ئەو دەستەواژەیە هەر مەحەلیەیان باڵندەیەکی ڕەشی بچکۆلانی شێوە چۆلەکەی بوو کۆچەری بوون ئەمیش نەما یعنی ئەکرێ بڵێن ژینگەی کوردستان ماوالێ کردو نێنەوە بۆ ئێرە خۆ ئەمان ڕەنگە هەر سەفەرکەن بۆ شوێنی تریان با بڵێن ئێمە ئەگەر ئەمان نێنەوە چی گرفتێک بۆ ژینگە ئێمە دروسە بێ ساڵانە سێمان باڵندانە لێرن ئەگەر ئەم باڵندانی تر نێنەوە چی گرفتێک بۆ خاکە دروسە بێ چی ڕوەدا بەڵێ باڵندە و ئاژەڵێکی وێکانە سە بۆ نمونە بەبێت توێژینوانەی کراوە باڵندەکان کاریگەری زۆریان هەیە لە بڵاو نەبوونەوەی نەخۆشی بە ملیارەها دۆلار حساب کراوە بێتەوەی سیستمی ژینگەی هاوسەنگ پراک ببێت بۆ نمونە داڵمان هەیە ئێمە پرۆژێکمان هەیە لەسەر پاراستنی سیسار یان داڵی میسری پێوتێک کە ژمارەیان لەسەر ئاستی جیهانی لە کەمبوونە بەڵام خۆشبەختانە لە ژمارەیان کە لە وەرزی هاوینە بە مەوسی هێلانە دروستکردنی لە کوردستان ژمارەیان زۆرە بەڵام لە جیهانە کەمتر لە 50,000 دانەی ماوە ئەبینی ئەمانە لە ئیکۆسیستەمەیان لە سیستەمی ژینگە ڕۆڵێکی کاریگەریان هەیە وا کات بۆ نمونە ئاژەڵێک مردارە بێتەوە ئەمان بە زووترین کات لە ماوەیەکی کەمە هەمووی بخۆن و نەبێتە هۆی ئەوەی کەش بۆ نمونە چقەڵەکان نێر و مێک چانسیوان نەبێ ئەگەریوان نەبێت بەریەکەون و ژمارەیان زۆر بێت بەڵام بێتەوە ئەم ژمارەم ئەم داڵانەکەم بێتە هۆی زیابوونی بڵاوبوونی نەخۆشی بەتایبەتی هاری کۆمەڵێک دراسە کراوە لەسەرەوە بەدەلەوە مێروەکانیش ڕۆڵی گرنگیان هەیە لە هاوسەنگی ژینگە ئەو ڕۆڵی کە مێروەکان هەیەە لە وڵاتێکی وەکو ئەمریکا خەمڵێنراوە بە نزیکەی زیاد لە 50 میلیارد دلار چکەمانە پێویستم بۆ هاوسەنگی ژینگەی بێجگەلەوە کچێکی ئەگەر لە شوێنێکە شەمشەمەکوێرە هەبێ کەمانش زۆربەی زۆریان کۆچەرین باڵندە و هەبێ واکە شەمشەمەکوێرەش کەم بۆتەوە کاک شەمشەمەکوێرەش کەم بۆتەوە بە پێ توێژینانی کراوهانێک کەزەڵە بەهۆی ئەو تاوەرانەوە بەهۆی کەمبوونەوەی یان بڵێن ئەو تێکچوونی و ژینگانی ناو شارەکانەوەی کە دۆژمارەیان لە ناو شارەکان کەم بێتەوە لە کوردستانە چۆنڵی بۆشایەکەی لە توێژنەوە لەسەر شەمشەمەکوێرە بەڵام ئێمە ئاما ینی بەرنامەمان هەیە لە داهاتوە توێژنەوەی زیاتری لەسەرکەن بەتابەتی لەسەر شەمشەمەکوێرەکان لەبەرەوەی ڕۆڵێکی گرنگیان هەیە لە کوردستانە نەنادانی کاک کوڕەش بەڕاستی زۆر هەستی پێکری ئێسێمە لە منتیقی هەورامان چەمی سەرچاویاوی زەڵم هەیە کاڕژەگە ڕۆشتی جا تونێلێکی زۆر سامناک و ترسناکە بە درێژایی 200-300 مەتر توانێت ڕۆشتن هەیە بڕۆی ینی لە سەرچاوەکەش تێپەڕەوی چەند ساڵی ڕابردووە گە بڕۆشتی ئەوەندە شەمشەمەکوێرەی لێبوو ینی بەڕووتەوە هاتن ینی هەر بەرچاوت ینی بە جۆرێک
توانم بڵێم زۆر بوو ئێستا چۆڵ و هۆڵە ینی هەرچی تەژوورەوە یەک دوو دانشی لێ نییە ینی ئەمانەش ینی زۆر بەواسعی هەستی پێکری ئەمە ینی بەرەوکێمانە بام گرفتانە مشکلە نین بۆ ژینگەکەمان بێگومان خۆتانزان کۆرۆنا بە پێ توێژینانی کراوی سەرچاوەکەی بامەڵی نادروستی مرۆڤ لەگەڵ سروشت و بە تایبەتی باڵندە ئاژەڵێکیەکان بۆتە هۆی بڵاوبوونی و نەخۆشیانە خوا نەخواسە ینی ئەگەر مرۆڤ بەردەوام بێ بۆ شازە چانسی بڵاوبوونەوەی نەخۆشی زیاترە بێت تێکچوونی ژینگە زیابوونی هەنێک بۆ نمونە بڵاوبوونەوەی نەخۆشی زیاد بێ مێروە زیان بەخشەکە لەگەڵەوەشە بۆ وەکوتم دیارترین نمونە زۆربەی زۆری ئێمە توێژینانی کردومانە ئەوڕۆپیانی کردومانە ئەو ناوچە ئاویانە خەڵکانێکی زۆر هەن داهاتیان سەرچاوی بژێویان لەسەر ناوچە ئاویانە بۆی کەمبوونەوەی و ماسیانەوە بەهۆی مامەڵی نادروستی مرۆڤەوە وای کردووە کە کاریگەری هەبێت لەسەر بژێوی زۆربەی زۆری و ناوچانی کە لە چواردەوری بۆنونە دەریاچەکانی کوردستانە ژین یان لە نزیک ڕووبارەکان بۆی گۆڕانی کەشوهەوە زۆربەی زۆری ناوچەی ئاویەکان و ڕووبار و کانیەکان لە کوردستانە کەم بوونەتەوە بەدەلەوەی کە ئەمانەش خۆتان نەزانن کاریگەری ڕاستەخۆی بەس لەسەر باڵندەکانی ئێمە بینین لە چەند ساڵی داهاتوە گروا بڕە گرفتی ئاو کێشێکە لە کێشە هەرە گەورەکان ئای پاکی خواردنەوەمان نابێ یانیمان نابێ بە هەند وەربگیرێ و دەبێت بە شێوازێکی زانستیانە و گونجاو مامەڵی لەگەڵا بکرێت. زۆر باشەکە کۆرشتە ڕای و هەموو کەمبوونەوەیە بەڵام هێشتا ئێمە لە ناو شارەکانیشا و لە دەرەوەی شارەکانیشا کۆمەڵێک باڵندەی کێوی بین و باڵندەی ناوخۆیش مەسەرەن حاجی لەقلق ئێمە لە چەند هەفتەیەکا لە ساڵە لەوانەیە لە کۆڵانەکانی خۆمانە لەسەر عەمودەکان شتێک ببین کاتێک هاوڵاتی ئەم جۆرە باڵندانە ئەبینێ لە ناو شارەکان بەیان لە شوێنێکی تری گەشتیاریە بێ چۆن مامەڵەیان لەگەڵا بکە بۆی هەم بیان پارێزێت و توێژش لە دیمەنەکانیان وەربگرێت. بەڵێ خۆشببختانە لە ناو سلێمانی و چواردەوری هەتا یەکێک کرد بەپێ و داتانێمە کۆمان کردێتەوە دەشتی ڕانیە یان دەشتی شارە زۆر بە تایبەتی جادەی قەرەداخ و ڕانیە و لای سەنگە سروانە بەڵێ ژمارە و لەقلقانە یەکێکە لە ناوچە گرنگەکان لەسەر ئاسی جیهانی ئەمانە جاران لە زستانە چونەوە باکووری ئەفریقا بەڵام یەکێکی تر لە دیار ینی بڵێن لە کاریگەریەکانی گۆڕانی کەشەوە لەسەر باڵندەکان وای کردو لەقلقانە ئەبینیت توان ینی ئەمێنەوە لە زستانی شامێنەوە لە مانگ یەکیشە بەڵام پێشووتر کۆچیانە کرد ئەمانە گرنگی تایبەتی خۆیانێ بۆ سیستمی ژینگەی لە لایەنی کللتوریە لە وڵاتانێکی وەکو ئەوروپا بە چەندە ینی بە پەنجەی دەست ژمارەکانیانە ئەژمێرێ ئەبینی کەیبینن گرنگی تایبەتی پێن لە لایەنی کللتوریەوە خەڵکەکان ئەچنە پێشوازی و باڵندانە ئەچن بۆ سیرکردنی ئێمە کۆمەڵێک باڵند و ئاژەڵی دەگمەنمان هەیە ئەمە هەر قسەی منی خەڵکان هاتون لە دەرەوە ئامادەن ینی پارەیەکی زۆر سەرفەکەم گەشتەکەم بۆ نمونە بۆ بینینی باڵند و ئاژەڵی شێوی لە ناوچەی هەورامان کۆمەڵێک ئاژەڵمان هەیە بڵێن وشکاوەکیمان هەیە لە نزیکن لە بۆ قۆمانەوە سەرەکی تەنها لە کوردستان هەیە بووکەکانی لێی پێڵەن هانە وڵی پێڵەن لە منتیقانە کە تەنهەر بەناوی کوردستانیشە لە بەپی سەرچاو زانستیەکان ئەمانە گرنگی تایبەتی خۆیان جا بێژگە لەو ئەو حاجی لەقلقانە گەسی ژیانیان بکەی تێگەشتنیان بۆ ژیان یعنی ئەمانە هەموو تایبەتبەندی خۆی هەیە لەلایەنی کولتوریەوە لەلایەنی بۆ نمونە ژینگەیەوە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ڕاگررتنی هاوسەنگی ژینگەیی لەبەر ئەوە بیان پارێزن لەگەڵەوە شاوکو باسم کرد بۆ لایەنی دەرونیەکەی لە وڵاتانە لە وڵاتێک کوسکۆتلەندا دراوسەکراوە بۆ چارەسەرکردنی دەرونی و بۆ یەکێک بۆی خەڵک حەز بە باشی بکە یەکی لە چارەسەرەکانەوەی بگەڕێتەوە بۆ سروشت ئێمە لە کوردستانە کۆمەڵێک ناوچەی زۆر دەگمەن و گرنگمان هەیە کە خەڵک پێویستە بۆیە بیبینێ بەرێکەوتنی هەبێ گوێ لەو دەنگی و باڵندە کۆچەرانە بگرێت کە بە تایبەتی لە بەهارە سێرێکی کۆمەڵێک باڵندەی دەنگ خۆشمان هەیە کەمانە گرنگی زانستی هەیە گەڵاوشەوە کوتم لایەنی دەرونیەکە لایەنە کللتوریەکەی ئەمانە هەموویە بێ بە هەند وەربگیرێت. کاک کوورش ینی من بینیوم لە ساڵانی ڕابردوو ینی لە کوردستان بینیومە لە وڵاتانی دەرەوەش بینیومە لەسەر دیواری حوشەی هەر ماڵێک بۆ نمونە قاپێکی شتێکی ئاوادانراوە خواردنە زیادەکەی تێکرێ ئێستا سفرەی سەفەری و قاپی سەفەری ینی بێ ئەوەی خۆمان هەست بە خۆمان بکەین ینی هەز ناکەین لە ناوهۆشیاریەکی زۆر قوڵین سفرەی سەفەری ماڵەکان کۆکرێتەوە لە ناو پلاستیکێک و لەوێش گرەیەکی لێ درێنەوەک ئەمە دنیاە هین بێ ئەمە چەندێک وای کردووە کە ئەو هەموو خواردنە ئەکرێ هەر تۆزێکی لەسەر حوشەی دیواری ماڵەکە دانێت باڵندەکان سوود لێ وەرگرن زۆر ڕاستە چۆنەڵی
پێدانی خواردن بۆ باڵندە و ئاژەڵێکیەکان وەکوتم لە بیدایەتەوە لە سەرەتا ئەبێ لەسەر ئەساسێکی زانستی بێ ناکرێت خواردنێک دابنیت بە شێوەیەکی نازانستی بێت بەڵام ئەکرێت یعنی پێشوی خواردنەکە لێ بنرێت چکە ئەگەر خواردنە حازر کرد لەوانەیە کاریگەری هەبێ وەکوتم ئەو پێویستی بە توێژینەوە هەیە هەتا دانانی هێلانەیەکە بۆ باڵندەیەکە پێدانی خواردنە ئەمە بێ بزانی لەو ناوچەیە چ جۆرە باڵندەیەکەیە دانانی ئەو خواردنە بە پێی بەرزی و نزمی ئەو ینی تایبەتمەندی و باڵندەیە هەنێ باڵندە هەیە بێ خواردنەکەی لە شوێنی بەرزا بێت چکە حساب بۆواکە پشیلەیەکە یان ئاژەڵێکی ترە پەلاماری نییە بێخوا سەرەکەی لە کوردستانە ژمارەی پشیلەکان زۆر بوون ئەمانە پێویستی بە لە خۆبگرتن هەیە پشیلەیەکی تلوانی کە کێشەی دروست کردووە بۆ من توێژینەوە کرا لە وڵاتی ئوسترالیا ساڵانە ملیۆنە هەت باڵندە لەلایەن پشیلانی سەرجادەکانەوە خوڕێ بەدەل لەوەی باسم کرد سەگی بێلانە ئەمانە کێشن لەبەرەوە تێگەشتن بۆ سیستمی ژینگەی بە پێی پێکاتێ بە پێی جۆری و باڵند و ئاژەڵێکیانە بێ بزانیت چه جۆرێک خواردنێکیان خۆراکێگەی بۆ باڵند و ئاژەڵێکیانە لە ئەڵمانیا توێژینەوە کرا بوو لە سەر جۆرە ئاسکێ خواردنیان خۆراکیانە بوو بۆ جۆرە ئاسکانە بەڵام بەهۆی پێدانی خواردنەوە وای کردبوو گۆڕانکاری بێ لە هەڵسوکەوتیانە پێشووترە و جۆرە ئاسکانە ئەچونە سوڕی بتبوونەوە بەڵام بەهۆی دەسەبەرکردنی خواردنەوە لە فترێک لە فترەکانە چۆنڵی سیفاتی سڕبوونیان لە دەستدا بوو دوای نەیانزانی خواردنەکانیان لێ بڕێبن ژمارەیەکی زۆر لەو ئاسکانە لەناو کەواتە ئەمە گرنگە لە ڕەنگە زۆرجا لە نیەتی دڵسۆزیەوە ئەمە زیانیش بگەێنین بێگومان لەبەرەوە بێ تێگەیشتمان بۆ سروش دەبێت بگەڕێنەوە بۆ سروش بزانین جۆرە باڵندە و ئاژەڵێکیانە لە کوردستانە چۆنن چی هەن بۆ نمونە کۆمەڵە وچمان هەبوو لە باخچەی ئاژەڵانە گەڕانەوە بۆ سروش لەسەر ئاساسێکی زانستی نەبوو چکە ئەو ورچانە پێویستیان بۆیە کە لە سروش تابن پێویستیانەوە لە بەچکەوە لەگەڵ دایکیانەوە دایکیان فێریانەکە بۆ نمونە خواردن لەکوێ چۆن خواردن دەستە بەرەکەن بەڵام ئەگەر لە مناڵیەوە ڕانەهێنرابێت کێشەیان بۆ دروستەکە چۆنڵی پابندە بن بە مرۆڤەوە بیان گەڕێنەوە بۆ سروش دیسانەوە گەڕێنەوە بۆ لای مرۆڤ کێشە دروستەکە لەبەرەوە ئەبێ بزانین چۆن مامەڵە لەگەڵ باڵندە و ئاژەڵێکیانەکەن تا کۆرش باسی هەبوونی ئەو سەگە بێلانە و پشیلەکانی کرد کە لە ئێستا ڕژیان زۆر بووە زۆر کەسن ئەمە لەوانەیە بە حساسێت وەربگرن بەڵام حەزەکە من کوشارەزایەک زەڕوونکردنەوەمان بێ لەسەری ئەم زیادبوونە یاخود ئەم ژمارە زۆرەش کاریگەریەکی لەسەر سیستەمی ژینگەی و زیندەوەرەکانی تریشە بێ بەگشتی بێگومان سەگی بێلانە لەسەر ئاسی جیهانی کێشەی هەیە لە وڵاتانە شەڵتەریان هەیە شەڵتەرەکان ئەو سەگانە یان خەڵکیش لە بوارە ئیشەکەن لە خۆی ئەگرن پێدانی خواردن چارەسەر نییە چارەسەرێکی کاتێ ئەو کەسان خەڵکانێکی دڵسۆزن بەڵام ئەم پێویستی بە لە یەک تێگەیشتن هەیە ئەو سەگانە پێویستیان بە شەڵتەر هەیە نابێت لە سروشتا بێمە خۆمان داتامان کۆکردونەوە لە زۆر بە زۆری ناوچەکان بێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لەگەڵەوەش بێتە هۆی کەمبوونەوەی باڵندە و ئاژەڵێکیەکانی تر کێشەیەکی گەورەیە بۆ نمونە سەگی بێلانە کێشەیەکی گەورەیە بۆ پڵنگ بۆ کۆمەڵک ئاژەڵی تر لە ناوچەکانی کوردستانە لەبەرەوە بێ یعنی شەڵتەریان هەبێ کۆنتترۆلکردن لە ڕێی خەسانەوە بێ ئێستا کۆمەڵێک خەڵکی دڵسۆز هەن بەڵام لە توانای ئەوان گەورەتران لە کوردستانە بە پێی ئەوروپیانەمە کردومانە لە دوهۆک و هەولێر و سلێمانی و گەرمیانەوەمانە هەمووی کێشەی سەگی بێلانە بۆتە هۆی کەمبوونەوەی کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی شێوی کێشەیە بۆ خودی مرۆڤ خۆی ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لە خاوەری عێراق چەند کەسێک بەهۆی نەخۆشی هاریەوە بەداخەوە یانە لە دەستا لەبەرەوەی نەخۆشی هاری چارەسەرکردنی تۆزە دەگمەنە هەر زۆربەی زۆری شانسیەوان نییە چاکبنەوە و دەستەبەرکردنی ڤاکسینیش بۆ کولفەیەکی زۆرە ئێمە لەگەڵ زانکۆ و لایەنە پەیوەندیدارەکانە بە تەماین خەڵکانی دڵسۆز هەن بەتابەتی ئەوانەی کە لە ڤێتەنەریان شارەزایان زیاترە پرۆگرام دابنێن لە داهاتوە لەسەر ئاستی کوردستانە چارەسەریان بکەن بەدەرلەوە زۆر جار مامەڵی نادروستی مرۆڤش لەگەڵ ئەو سەگە و بێلانانە ئەچەند ژەهرانە ئەم ژەهرانیانێنێ باڵندەی تر دێت لێخوات ئەبێتە هۆی کوشتنی ژمارەیەکی بەرچاو باڵندەی چێوی بەتایبەتی و داڵانە یاسی سەرکە تەسەوڕەکەم ینیکا کوورژیانی ئەمانە گەر بێت و لانی پەیوەنددار حملەیە بکات نەشتەرگەرییان بۆ بکە بۆی نتوانێت زاوزیان نەبێ ینی ئەوەندەش قورس نییە بەڕاستی ینی زۆر بووە دیاردێک من یەکێکیان خۆمم بڕات هەبێ چەندین جار بەهۆی سەگە بێلانەکانەوە ترساوم تووشی گرفت بووم یان ڕەنگە ئۆتۆمۆبیلەکەم خەری تووشی ڕوودا بوو لەسەر جادەکان ینی زۆر ڕووداوی هاتوچۆ ینی زۆر گرفتە ئەمە زۆر ڕاستە
لەم هەفتەی پێشوە هەر بینینی گوناحە لە شوێنێک لە جادەکانی سلێمانیە بینیم سەگێک ئەپەڕێەوە بەداخەوە سیارێک لیا دیمەنێکی زۆر ناخۆش سەگەکە عزیەتی گەیشت بەڵام ئەگەر بێت و شەڵتەرێکە بێ ئەمانە دەخۆیان لە داڵدەبیری ئەو سەگانە کۆنتترۆل کرێشتێکی گرنگە وەکوتم کۆمەڵک ڕێکراو هەن بەڵام لە ئاستی ئەوان ینی پێویستی بە هەماهنگگی حکوومەت ئەتوانێت ئەو ئیشە بکە چکە بۆکوتم تەنها لە سلێمانی نیە لە زۆربەی زۆری ناوچەکانی کوردستان هەیە لە زۆربەی زۆری دیهاتەکانە هەیە ئێمە لە کۆمەڵێک ناوچە گەڕاوین بێجگەلەوە کەم کەسە بۆ لە دەیەکە تووشی نەخۆشی هەنێک نەخۆشی مشەخۆ هەیە لە سەگەوە وازرێتەوە زۆربەی زۆری ئەو دیا توش بوون ینی دوای فترێکی زۆر لە خستەخانە بابوونەوە چارەسەرکرا لەبەرەوە بێت چارەسەر ڤاکسینیان لێبیرە بەڵام کوژیان یەک خولەک ئەگەر پامێکن ما بێ کەمتر بە تایبەت لەسەر دیاردەی گرتنی باڵندە زۆر جار بنمونە لە سلێمانی لەژێر پردەکە ئەوەی باڵندەی کێویە لەوێ هەیە بۆ فرۆشتن بێگومان ئەوە ئێمە لەگەڵ قایمقامێت بە هیچ شێوەیەک ڕێگەی بۆ نەداوە لە مامەڵانە بە باڵندە ئاژەڵی شێوێ بکرێت لە ژێر پردەکە هەچ کەسێکیش دیاردەیەکی وا بینێ توانێت پەیوەندی بکە بە قایمقامێتی سلێمانیەوە ئێمە ئیش لەسەرواکەین بە شێوەیەکی لە یەک تێگەیشتن بێ و ئیش لەسەرواکەن هەتا پێداچوونەوە بە شێوازی ڕاوکردن نابێت چی ڕاوکرێت چی ڕاونەکەێت لە چ وەرزێکا بێت لەگەڵ دەستی پاراستن و چاکردنی ژینگە لەگەڵ پۆلیسی دارستان لەگەڵ حکوومەتە بەڵام پرۆسەیەکە کاتی ئەوێت لەگەڵەوەشە هەمانگی لەگەڵ ڕێکخراونەوە دەوڵەتەکان ئەمانەوە بێنین ئەو خبرەیە کە هەیە ئەو شارەزای هەیەە لە کوردستانە پەری پێبین و شازێک بە کۆنتترۆلی ئەو کاریگەریان نەرێنیانە بکەین کە لەسەر باڵند و ئاژەڵی شێوەکان هەیە زۆر سپاس خێربێ زۆر سپاس کۆرش بۆ زانیاریەکانە زۆر بەڕێز کۆرش ئارارات پسپۆری باڵندە و ئاژەڵی کێوی ئەم تۆرە لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەزیزان ئەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە جسر برزاوين يان مرقي لامي فيتو جسر برزاوين خواقي لامي كوفيكو خم جنبي جلامي يان في دنياك وتو خم جنبي جلامي يان في دنياك وتو صيري هوارقي من عزيزان كردم هوار شو قرقران بيدردم السرقرداني قيلامك يان وسري بزالانا دياني شويون يان راقيا رانا دياني شويون يان راقيا رانا
توینیش بچمیه ساتی ویج ویشین یا سالش خیموتمه ساتی ویج ویشین یا سالش خیموتمه جسر بر زواوی yan gilami ko beko غنجان بي جلالامي yan فيدون يكوتو غنجان بي جلالامي خوا فيدون يكوتو بەڵێ عزیزان لە تەوەری دووەمە گفتوگۆکەین دەربارەی ئەنجامدانی گەورەترین کۆبوونەوەی گروپە شاخەوانیەکان دیارە ڕۆژی 11 ڕۆژی جیهانی شاخە کە نەتەوەی گرتوەکان لەم ساڵێکم ڕۆژی دیاری کردووە بە ڕۆژی چییە. لە هەرێمی کوردستانیشە یەکێتی شاخەوانانی کوردستان لەم ڕۆژەیە فیستیڤاڵێک یاخود مەڕاستیمێک ساز دەکەن و تێیدا گروپە شاخەوانیەکان کۆبنەوانێ ئەو کار و چالەکیانی کە پەیوەندی هەیە بە شاخڕەوی و شاخەوانیەوە تیای ممارەسەیەکەن و یاخود بەرنامەکانی خۆیان جێبەجێکەن. ئەم ساڵیش قرار وایە ئەم فیستیڤاڵە ساز بکرێ بۆ ئەم مەبەستە و گفتوگۆکردن و وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی ئەم بابەتە میوانداری هەرێکە لە بەڕێزان کاک جەلال ئەحمەد جێگریەکێتی شاخەوانانی کوردستان و هەروەها مامۆستا ئاوارە سەرۆکی گروپی شاخەوانی خانمان و زۆر بەڕێز مامۆستا نەژاد سەرۆکی گروپی شاخەوانی فۆڕێسمان کردووە. زۆر بەخێر بێن هەر هەمووتان. بەخێر بێن مامۆستان کاک جەلال، مامۆستان بەخێر بێن. خوا کاک جەلال ئەمەوێت کەمێک باسی ئەم بابەتەمان بۆ بکەی ئەنجامدانی گەورەترین کۆبوونەوەی گروپە شاخەوانیەکان ئەمە چۆنە مەبەستان چیە لە ئەنجامدانی ئەم جۆرە کۆبوونەوە؟ پێشەکی سپاسانەکەین دوام بەسەرکردنەوە و بۆ یادکردنەوەی ڕۆژی شاخ کە ڕۆژێکی گرنگە لە هەموو جیهاندا. ئەم ڕۆژە نەتەوە یەکگرتووەکان دیارە ئەم ڕۆژیان دیاری کردووە لە دوای کۆبنەوەی 57 خۆیان لە ساڵی 2002 بۆ 2023 بڕیاریاندا کە ڕۆژی 11 سپتەمبەر هەتا 11 بکەنە ڕۆژی جیهانی شاخ. لەبەر گرنگی شاخ خۆتان دەزانن شاخ کە لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە هەمیشە شاخ لانکەی ژیان بووە، شوێنی سەرچاوەی سروشت و ئاو و مادەکان زایەکان بووە. شاخ هەمیشە جێگەی ژیان بووە و هەتا بگەڕێنەوە بۆ سەردەمانی ئیسلامیش کە لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لێبێ کە ئەشکەوتەکان هەر شوێنی عیبادەت و شوێنی خەڵوەت و دابەزاندنی وحی بووە. کەواتە بۆ ئێمەی کورد و موسڵمان شاخ هەر خۆی ڕەمزێکی جوان و تایبەتە و جگەلەوەی کە هەموو شۆڕشەکانی یەک کورد یەک بە دوایەکدا لە شاخەکاندا ئەنجام درراوە. و ئێمە بۆ مەبەستا کە یەکێتی شاخەوانانی کوردستانیش هەمان ئەو یادە ئەەکەینەوە لەو ڕۆژەدا وەکو یادی ڕۆژی شاخ. ئێمە فیستیڤاڵێکمان ئەنجامدا لە 600 بۆ 700 شاخەوان و هەند میوانیش ئامادە بوون و زۆربەی کەناڵەکان لە بناری شاخی کەت و فیستیڤاڵێکی ڕۆژی شاخمان ئەنجامدا. بەڵام فیستیڤاڵەکەمان ڕۆژێک 2 ڕۆژ پێش خست 2 ڕۆژ لەبەرەوەی کە ئەکەوتە ئانی دەوامەوە خۆتان نەزانن شاخەوانان هەموو بۆی دەوام و مۆزەف و کارمەند و مامۆستاوەمان ناتوانین لەو ڕۆژەدا ئەو قەرباڵغیمان دروست کردایە. هەر بۆ ئەم مەبەستە فیستیڤاڵەمان ئەنجامدا و لە ناو فیستیڤاڵەکەشە 3-4 چالاکیمان ئەنجامدا بۆی کاڵی فیستیڤاڵ نابێت لە یەک بەش بێت تەنها یەک چالاکی بێ. فیستیڤاڵ چەند چالاکیە گەیرێتە خۆی. یەکێک لەوانە هەڵمەتێکی نەمامڕواندنمان ئەنجامدا کە نزیکەی 200 نەمامێک لە بەڕوو لە ترش لە بناری شاخی کەتوو هەساین بۆ هەڵمەتی ڕواندن لەلایەن شاخەوانان و هەروە چەند منداڵێکی جوانیش لە باخچەی ساوانی سلێمانی وەکو ڕەمزی مناڵ وەکو بڵین پیاوانی دوڕۆژ خانمانی دوڕۆژ لە کوڕان و کچان هەش مناڵی جوانی خنجی لەمان بردبوو بەشدار بوون ئەوە بێنن لە نەمام ڕواندنەکاندا. جگە لەوەش ئاپۆرایەکی زۆر لە شاخەوانان وەک دەیبینین نزیکی بۆ 400 کەسێک سەرەکەون بەرەو شاخی کەتوو کە ئەچنە لووتکە بەسەر پەرشتی و ڕێبەری
ئەو شاخانانی خۆمان کە دامان ناوەک سەرپەرشتیاری فستیڤال و شاخەوانی بە ئەزمون وەک مامۆستا فەرەح سەری مورادیان لەگەڵا بوو کە نزیکی 32 ساڵە مامۆستای شاخەوانیە و یەکێکە لە خۆبەخشەکان لە شاری سلێمانیدا خاوەنی گروپی چاکبوانی هیوایە واتە کاریگەرترین چینە لە ناو شاخەوانانە مامۆستا فەرەح بۆ ئێمە کە ئەو نەخۆشانەی خەستخانەی هیوا بە سوپاسەوە بە خۆبەخشانە کە ئەکەونە سەر چارەسەری وەرزشی تەسلیمی مامۆستا فەرەح ئەکرێن و کاریگەرێکی زۆر باشی هەیە لەسەر ئەو نەخۆشانە ئەو کۆمەڵەش بەشدار بوون لەگەڵمان و هەروەها پێشکەشکردنی تابلۆی شاخی کەتوو کە هەر لەلایەن گروپی مامۆستا فەرەحەوە پێشکەش کراوە بە سەرجەم شاخەوانان بەبێ جیاوازی لەسەر شاخی کەتوو چەسپێنرا هەر ئەو ڕۆژە دیارە چالاکی شاخەوانیشتان هەبوو بەڵێ ئەمەش بەشێکی فەنیە بڵێن بەشی بەردەوانی کە لە ناو هەموو شاخەوانەکانی کوردستان سوپاس بەخوا خۆشبەختانە کۆمەڵی خەڵکی باشمان هەیە و یەکێتی شاخەوانیش هەر بە هەمان شێوە بە هەمانگی لەگەڵ برادەرانمان لەگەڵ هاوڕێیانی تری شاخەوانمان کە ئەم ئیشە بەڕاستی کارێکی قورس و فەنیە ئەمە پێویستی بەڕاهێنانی زۆر و خولبینین و ئەبێ ئەو کەسش کە خولت پێبینی و مامۆستای ڕاهێنەری مەسەڵەن خاوەن بڕوانامەی فیدراسیۆنی جیهانی بێت و ئێمە زۆر بەمان کە ئەو ڕاهێنانەمان بینیوە لەسەر دەستی مامۆستا محەممەدی خەڵکی پیران شەهرە یەکێکە لە ڕاهێنەر و مامۆستا بەناوبەنگەکانی ئێران سەر بە فیدراسیۆنی ئێران و فیدراسیۆنی ئێرانیش بەشێکە لە فیدراسیۆنی جیهانی بەشی تەکنیکێکەمان بووە هەروەها جگە لەوەش بەشێکمان کردوانەیە بە ناوی پەرەگلایدەر کە فڕین بە ئاسماندا یاری ئاسمانیەکانە ئێمە یانەیەکمان هەیە بە ناوی یانەی ئەزمەر بۆ وەرزشە ئاسمانیەکان سەر بێکێتی شاخەوانانی کوردستانە لە ئێستادا 4 کاپتنی باشمان هەیە کە پێشتر مۆڵەت و هەموو شتێکمان لە وەزارەتی گواستنەوە گەاندن بۆ وەرگرتووە و فەرمانی لە وەزارەتی گواستنەوەی عێراقشەوە هەیە بە فەرمی لە ئێستادا ئەتوانێت خەڵک ئەو کەسانی کە خولیای پەرەگلایدەر و فڕینیان هەبێت چوەک ئەوەی کە بتوانن حەسکەن بەشدار بن بەس فڕین بکەن بەسەر شاری سلێمانیا بە فڕین یاوە تا بیانێ ببنە فێرخواز ئەتوانن کە لەوەش بەشدار بن و لێرەشەوە سوپاسی هەردوو کۆمپانیایی مەرجانی خۆمان و کۆمپانیای لانە بۆ گواستنەوە گەاندن کە سپۆنسەری خواردن و وەگەاندنەکانی هەموو شاخەوانان گرتووە ئەستۆ بە خۆبەخشانە هەروەکو دیارەک بۆ یەکێتی شاخەوانان و شاخەوانان هەستان خۆش ساشوان ئەو بڕێزانش ئەوەی جیاوازە لەم فستیڤاڵەوەی فستیڤالێکی جوڵاوە عاتەنەوە فستیڤاڵانی کە ئێمە بینیمانە هەمووی خەڵک لە شوێنێکا کۆبووەتەوە دەرباری بابەتی کۆمەڵێک چالاکی ئەنجام بەڵام فستیڤالێکی جوڵاو و لە شوێنەکان بۆ شوێنێکی تریش زۆر ڕاستە دەستان خۆشە بەگوازێنەوە خەڵکش کە بەشداری کردووە هەمووی تایە بە یەکجار چالاکیەکان ئەنجامەدە دەستان خۆش بێ مامۆستا ئاوارە ڕۆڵی خانمان بە تایبەت بەڕێز وەکو ماڵێن سەرۆکی گروپی خانمان بۆ شاخڕەوی خانمان لە فستیڤاڵەکە چۆن بەشدار بوون یان بەگشتی خانمان لە بواری شاخەوانی لە چ قۆناغێکایە وەروەها گرنگی پێدانی خانمان بۆ بابەتی شاخەوانی و شاخڕەوی بە تایبەت شاخڕەوی هەر لەگەڵ مایکەکەی خۆشتمایکەکەی مامۆستا نەژادیش بەکاربێنی سەرەتا دەستخۆشیتان لەکەم و سپاس بۆ بانگێشکردن بۆ بەرنامەیە لە ئێستا بەڕاستی خانمان لە ئاستێکی زۆر باشە بەشداریەکەن ساڵانی پێشوو بۆ شێوەیە نەبوو من گروپەکەم لە ساڵی 2007 دامەزراندووە ماوەی 5-6 ساڵە بە بەردەوامی هەوڵ ئەدەم بۆ ناساندنی ئەم وەرزشە لە بەرەو وەرزشێکی زۆر گرنگە چوونە سروشتەوە وەرزشێکی زۆر تایبەتە چ جەستە بە قوت ئەکا و کۆمەڵێک نەخۆشی و ئەوانە ئیسفادەی لێ ئەکەن چکە من خۆم خەڵکم لەگەڵە بەڕاستی لە ئێستا زەختی هەیە علاج بەکار ناهێنێ کە فترێکە بەردەوامە لەگەڵمان یاخود شەکرەی هەیە هەیە زۆر ئیسفادەیان کردووە حتاوان لاتۆ علاج بەکار ناهێنن و زیائیدەن لیاقیان بەرز بۆتەوە و بۆ لایەنی دەرونیش زۆر سەرورە بەڕاستی خۆشبەختانە کە ئەم ساڵانێک ئەو فستیڤاڵە ئەکرێتەوە لە ڕۆژی یادی شاخە گرنگێکی زۆر باشی هەیە ئەو ڕۆژە لەبەر ئەوەی تۆ کۆمەڵێک خەڵک هەیە بەڕاستی هەر نازانێت ئەو ڕۆژە کە دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی شاخ لە ئێستا ئاشنایان ئەەکەی بەو ڕۆژە ئەو ڕۆژە ئەوە دیاریکرا لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە لە ساڵی 2002 بۆ 2023 ئەو ڕۆژە دیاری کراوە بۆ یادی شاخ لەبەرەوەی گرنگی شاخ ئاشنا بکرێ بە خەڵکی لەلایەنی ئەو زەرەر و زیانانی بەر سروشت ئەکەوێ ئاشنایان ئەەکەی بەوە و ئەو ڕۆژەش کە فستیڤاڵی تیا کراوە ئێمە هەستاون بەوە یەکێتی شاخەوانانی کوردستان فستیڤاڵ بەرنمەیەکی زۆرێک پێکیانداناوە کە ئەویش نەمام چاندن بوو لەو ڕۆژەیە ئەوە گرنگیەکە کە تۆ ئەبێ زیاتر ئیحتیمام بدەیتەوە بە سروشت
زۆر باش دەستان خۆش مامۆستا گروپەکەی بەڕێزی تایبەتە بچی و هەروەها کێن و کەسانی زیاتر لەگەڵ تۆیە وەرزشی شاخڕەوەی یەکەن. سەرەتا دەستان خۆش بێ و سپاس و پێزانیمان هەیە بۆ دانانی ئەم بەرنامە جوانە. سپاس بۆ ئێمە بۆ گروپی فۆرەزیان ئەموو گروپەکانی کە شاخەوانین ڕۆشنمان لە زۆر شت بێگاتووە. بۆ نمونە ئەچینە لووتکە ئەشکۆتەکانمان هەیە، گوڵگەشتمان هەیە، شاخڕەویمان هەیە، بەردەوانیمان هەیە کە ئێمە خۆمان با بڵێن منوەکو خۆم بەردەوانی ناکەن چکە بەڕاستی پێویستی بە هەنێک مەجای گاڵتەی تیانی باشیشمان نییە وەکو کەرەکە. جا لەبەرەوە گروپێکمان تایبەت داناوە لەگە کاک جەلالە ئەوان گروپێکیان داناوە تایبەتن مەجموعەیەشی فەنین کە تەنها بەس بەردەوانیەکەن و فڕینمان هەیە بە هەمان شێو گروپێک تازەدامانناوە. بەڵام ئێمە وەکو گروپی فۆرست ڕۆشنمان بۆ لووتکە هەیە لە سەرەتا شوێنەکەدا ئەوەزین بە پیادە ئەڕێن بەرەو لووتکە ئەگەینە سەری شاخەکە و ئەچینە لووتکە لەوێ ئیسراحەتەکەین دوایەوە ئەگەڕێنەوە خوارەوە و زایدەن ئەشکۆتەکانمان هەیە کە ئەچینە ناو ئەشکۆتەکانەوە لەگەڵ ئەوانەیە گوڵگەشتمان هەیە کە تەنها ئەمە نییە ئێمە بڕن بەرەو شاخەکە و بچینە لووتکە. گوڵگەشتمان هەیە بۆ نمونە شوێنێکی وەکو هەرتەل و گوندی زێوە کە لە سەرەتای گوندێکەوەدا ئەوەزین بە شوێنەکان ئاڕۆین تا بگابینین بۆ نمونە شوێنە دێرینەکانە بینین وەک گوندە چۆڵکراوەکان دەرەی ماڕ کە کوردستان شوێنی زۆر تایبەتی تێیە. مەفهومی ئێمە لەم گەشتانە گەیشتنی ئەوەیە بە خەڵک کە بۆ نمونە سەفەر نەکەیت تۆ بڕێ بەر وڵاتێکی کەیان شوێنێکیگە کە لەناو کوردستانە چەند شوێنێکی تایبەت هەیە پێویستەکە تۆ بیبینی. یعنی زیاتر ئاشناکردنی سروشتی خۆمانە بە خەڵک و خەڵکی مانگانە گەشتەکان هەفتانە گەشتانە هەموو هەینێک ئێمە گەشتەکەین بەدەر لەوە چالاشی ترمان هەیە وەکو پاسکی سواری ڕافتین بە بەلەم ئەسب سواریمان هەیە کە ئەمە لە ڕۆژەکانی کەدانەوە ڕۆژی سێشەمەیان دووشەمە. بەڵام زیاتر وەکو شاخ جومعانان هەفتانە هەینیان ئەڕێ. زۆر باشە جیاوازیاز خەڵکی جیاوازیازمان لەگەڵایە بۆ گەشتەکان با بڵێن ئەو ئەندامانە نین با بڵێن گروپێک نین تایبەتدان ڕێبێت بۆ گەشتانە خەڵکی جیاوازیاز لەگەڵمانە گەشتەکە. مامۆستا جەلال لە هەرێمی کوردستانە سروشتێکی جوان و ژینگەیەکی ناوچە شاخاوەکانمان توانین بڵێن ژینگەیەکی پاکیان هەیە. ئێوە شتێک پاڵتان پێ ئێوە ئەمێ زیاتر کە لە ناو ناوچەکانی هەرێمی کوردستانە لادەکانی هەرێمی کوردستان شاخەکانی هەرێمی کوردستان بمێنەوە لەو شوێنانە زیاتر وەرزشی شاخەوانی و شاخڕەوەیەکەتان ئەنجام بن؟ بڵێ دیارە خۆی شاخەوانی پێش هەموو شتێک ئەبێ ئەو مرۆڤە ئەو کەسەی کە بڕیارە شاخەوانی بکە شاخەوانی وەرزش نییە. هەنی بە مانای وەرزش وەکو بڵێ یاری فوتبۆڵ یا وەکو باسکە و بالۆمانە وەرزش نییە، زیاتر خولیایە. هەنێکە شاخەوانی نەچێتە خوێنتەوە نەبێ بە خولیان ناتوانانی لەگەڵ یا بەردەوام بیت. چێ شاخەوانی بڵێ بەڕاستی وەرزشێکە تا بڵێ قورسە وەرزشێکە نەجەماورد هەیە نەجمورد هەیە نە حەکەمی هەیە و وەرزشێک شاخ هەڵە قبوڵ ناکات. یەک هەڵا یەکسانە بە مردن لە یاسای شاخەوانیە. شاخەوانیش وەکو هەموو وەرزشەکانی تری یاسا و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە، خولی تایبەتی خۆی هەیە. نزیکەی 14 بەشمان هەیە ئێمە لە شاخەوانیە. هەنیو بەشانە کە هەر بەشێکی ئەبێ خولی تایبەتی خۆی بینێ و ڕاهێنەری تایبەتی خۆی هەبێ. بەڵام ئەوی لە کوردستان زیاتر ئێستا باو ئەکرێ شاخەوانیمان هەیە، شاخڕەویمان هەیە، کاری فەنیەکەمان هەیە لەگەڵ بەفر و سەهۆڵ ئەوەش زیاتر لە زستان ئاکرێت. بەڵێ زۆر ڕاستە ئێمە کوردستان سروشتێکی تابڵی جوان و دڵگیری هەیە لە هەموو ڕوویەکەوە. شاخەوانان کە ئەچنە ناو سروشتەوە ئەچنە سەر شاخ زیاتر تێکەڵبوونێکی ڕۆحە لەگەڵ سروشتە گەڕانەوەیە بۆ ناو سروشت. کوردستان لە هەموو شتێک بڵین هەمانە، ئێمە لە بەفرمان هەیە، لە شاخمان هەیە، گەرمامان هەیە، هەموو چواربەرزەکەمان هەیە. خۆشترین وەرزیش بۆ شاخەوان بە دڵنیایەوە وەرزی زستانە بە تایبەتیش لە بەفر و سەهۆڵەکانە، چونکە ئێمە زۆربەی کات گەشتی شەومانەوەکانمان و کەمپینەکانمان لە شەوە لە زستان ناکەین لە ناو بەفرە. بۆ نمونەگە بەفرێکی باشبارێ لە هەڵگورد شەو ئەمێنینەوە، لە پیرەمەگرون ئەمێنینەوە، شەوانی یەڵدای هەموو ساڵێ ئەگەری شەڵام ساڵیش هەر بەفربارێ. ئەوە عادەتێکە لە ناو شاخەوانانە کۆمەڵ و گروپ تر هەر کەسەوە بە پێی پێویست دەچن لە شوێنانە مێنەوە کە بەفری ئەمێنێتەوە بە زیاتریش تا ئێستا لە شاخی پیرەمەگرون ماوی نەتوانێ. بەڵام بڕیارمان ناوێت لەمەوە لە هەر ساڵە و لە شاخێکە بەفری جابێ ئینشەڵا بۆ هیچ شاخێ بێبەش نەبێتەوە کەمپینە. وەرزیاتریش وەرزی شاخەوانی ڕاهێنانی جەستەشە، ئیسفادەکردنی جەستەیە تۆ لەشت ڕایە ئەبی بە کەسێکی تر
خوێندنەوەی زیاتر دەبێت بۆ دەوروبەرت بۆ شاخ بۆ سروش خۆشەویستی نیشتیمانە خۆشەویستی خاک و ئاو و گیاندار و سەرچاو ئاویەکانە بەڕاستی لە پێش هەمووشانەوە ژینگە پارێزی یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکانی شاخەوان کابێت ژینگە پارێز بێ ئەنجا شاخەوان بێت. زۆر باشە. مامۆساوارە بەڕێزت بە حکومەوەی سەرۆکی یان لیدەری گروپێکیت مامۆساش لە کاکجلاش لە ئاخیرەوە باسی کرد لە ڤیدۆکەش بینیمان لەو فستیڤاڵی کردوتانە مەسەلەن ئەو مناڵە جوانانە ئەو شاخەوانانە بەدەل لە کاری پاراستنی ژینگە و نەمام ناشتن شەخەڵوشتەکەی وەش کۆکەنەوە. سەرپەرشتیکردنی خانمێکی زۆر کە ڕەنگە بەراورد بەوەی کە ئەگەر یەکەم جاریان بوو بێ یاخود مەسەن لە ڕووی توانای جستەیەوە زۆر نەتوان خێرا لە شاخەکە هات و چۆ بکەن ڕەنگە هەنێک گرفتی نەخۆشیە بێت تەمەنیان زۆر بێیان مناڵیان لەگەڵ بێ کۆمەڵە گرفت هەیە ڕەنگە تایبەت بێ بە خانمان. چۆن ئەم گرفتانە چارەسەرەکەن یاخۆت توانین بڵێن تەکنیک و ڕاهێنانەکان گەشتونەتە قۆناغێک ئەو عیلمە کەشف بووە لای سەرپەرشتیارەکانی شاخەوانی بتوانن گروپێکی شاخەوانی خانمان بەسەرکەوتی ئەو کار و چالاکیان ئەنجام بدەن بشنەوێ و بێگرفت بێنەوە. بەڵێ بەتەکیید من خۆم ڕاهێنەری هۆڵێکی وەرزشیشم سەرەتا ئەوانی کە بەشداری ئەکەن پەیوەندیمان پێوە ئەکەن لیان ئەپرسین کە تۆ چ نەخۆشیەکەت هەیە خۆت ئەزانی لە ئێستەیە کۆمەڵێک نەخۆشی باو هەیە سەوفانی ئەژنۆیە فەقەراتە جونگەکان بەڕاستی کۆمەڵێک کێشەیان هەیە پرسیاریان لەکەی سەرەتا ئەگەر بۆیان بگونجێ من سەرەتا کۆمەڵێک ڕاهێنانیان پێکەم لە ناو هۆڵەکەی خۆم ئەمە هەر بەر لەوەی بیامی بۆ چیاکە لێرە ئەمە گرنگە ئەو گروپەی منیش زیاتر گروپێکی شاغڕەویە شاغڕەوی واتە شوێنە تەختەکان نیان بم بۆ شوێنی سەخت حتا ئەگەنە ئەوەی کە ئێستاوان لێ هاتووە گروپەکەم تایەتی زۆر باشە و ئەتوانێت شاخەوانی بکە جیام کردوونەتەوە دەنەفەرێکیان ئەتوانن لەمەولا شاخەوانیش ئەنجام بدەم بەڵام ئەمە لە پایچی لە پای ئەوەی کە ساڵێکە 2 ساڵە بەردەوامە باشە پێم بکرێت و مەجای هەبێ بێتە هۆڵەکەم ڕاهێنانی عیلاج تەبیعی و سروشتیەکانی پێکەم تا تۆزە جونگەکانی ئەخەمەوە جوڵە ئەگەر پێشی نەکرێ بۆی دا ئەنێم لە ماڵەوە ئەڵم تۆ ئەبێ ئەم ڕاهێنانە بکەیت لە ماوەی هەفتەکەیە 5 ڕۆژیان تو ئەم ڕاهێنانە ئەەکەی ئەنجا لە سەری شەشەم ڕۆژا کە ئەکاتە ڕۆژی شەمە من گەشتدا ئەنێم ڕۆژانی شەمە گەشتم هەیە ئەتوانی تۆ لەگەڵمان بی و من خۆشببختانە 3 چاودێرم لەگەڵایە ئەیان کەم بە 3 گروپی جیاواز گروپی یەکەم عادەتەن بە زۆری چاودێرەکانیش دەر خانمن بەڵێ چاودێرەکانیشم کولان هەمووتان خانمنە چاودێرەکانیشم هەر خانم و زۆر ڕاهێنرا و زۆر چالاکیشن یەک دوانێکیان ماوەی 5 ساڵە بە بەردەوامی لەگەڵ من یعنی شارەزایەکی باشیان هەیە و لیاقەیەکی باشیشیان هەیە خۆم ئەگەر سوتفەکە لەگەڵ کۆمەڵی یەکەم بڕۆم کۆمەڵی یەکەم عادەتەن لیاقیان باش بووە تۆ یەک چاودێری کفایەتە کە ڕێگاکەی پێ ئاشنا ئەەکەیت و پێی ئەڵی لێ ئازی ئەیتێ بەڕاستی خۆم عادەتەن زیاتر لە کۆتاییەوەم لەبەر ئەوەی دایمەن نەخۆشەکان بەتەمەنەکان لە کۆتاییەوەن ئیتر ئێمە بەڕاستی هەموو پێداویستیەکی تەندروستیشمان پێەیە جیهازی زەخت و شەکرە و ئەوانەمان هەمووی پێەیە و خولی تایبەتمان بینیوە لەسەر فریاگوزاری سەرەتایی بۆ ئەوی ئەگەر هەر حاڵەتێک بوو لەوێ ئەین خۆما بتوانین سەرەتا ئیشی بۆ بکەین و تا ئەگەنە لامان زۆر چاکە کاک نەژاد بۆ پێیکە جەنابەت گەنجی بەشداری گەنجان چۆن لەم جۆرە وەرزشانەیە یان ئەوەیە گەنجی ئێمە هەرڵێ من خۆم گەنجم جارێت هیچ نەخۆشیە نەبووم پێویستم بەم جۆرە وەرزشانە نییە زیاتر ئەوەی کە لەگەڵ ئێمە گەشتەکەن گەنجان وڵی تێکەڵن ینی عام یەن بۆ هەموو تەمەنەکان هەیە لای گەنجان بۆ بە کللتور با بڵێن گەنجان زیاترن لە بەتەمەنەکان ئێمە کاتێکە سەرەتا ڕووین بۆ گەشت تۆزینی زمانە گەشتەکەین با بڵێن تۆزی ئەکادیمین زیاتر لە گروپەکانمان کاتێکە ڕووین ئەجێندایی گەشتمانەیە لەسەر ئەو ئەجێندایی کە نووسیمانە گەشتیاران نەزانم کە فڵان سەعات چیەکەین واتە کات و شوێنی گەشتەکە نووسراوە لەسەر ئەو ئەجێندایی کە یانینێ بۆ نمونە سەعات چەند سەر پاسەکەوین سەعات چەند لە چ مەطعامێک لا ئەین وزا ئێدەن کاتێکا ڕوونە گەشتەکەەوە چی ئەبینی و کاتی هاتنەوەمان چۆنە گەشت تا گەشت فەرقەکە هەنێ گەشت هەیە کە بۆ نمونە کاتمان بۆ ئەمێنێتەوە لێ ئەتوانین ڕاپۆرتێک بین بۆ نمونە یان گۆرانی ویلایەت نزیشی بکەین واتە بۆ ئەوەی کاتێک یان نوێژێکی جەماعەت بکەن بەڵە بەڵە بەتەش ینی هەمووی ئەموش چالەشی باشە وەڵا بەس یەک پرسیار بۆ مامۆستا ئاوارە بن
بەرزام یەکەم گروپم کە زووترین کات ئەڕۆم هەتا ئێستا پێش نوێژی بەیانی ئەڕۆشتین دایمەن مزگەوتێکیان بۆ دیاری ئەەکەم نوێژی جەماعی ئەەکەین کە عنی بەڕاستی نازام دەڕوێت بەس مایکەکەش وەرگریتەوە هەر بۆی باشتریش سوودێکی ئێجگار زۆری هەیە کە بەڕاستی ئەو بەیانی نوێژی جەماعی ئەەکەین و ئەنج دەست ئەەکەین بە گەشتەکە زۆر ڕاستە وەڵا بەزویستم ئەوە خات و ماوەساوارە لەبەرەوەی کاتمان هینە کەمە زۆر جار ڕەنگە خانمێک پێخۆش بە کاک جەلال بچێ بۆ چاوانی بەڵام ڕەنگە تەبیعەتەن یان لەبەرەوەی ماندووە زۆر ئەوە لیاقینە نەیەوێت لەگەڵ کۆمەڵێک پیاویان لەبەرەوەی جستەیان باشترە توان بکەن ئەمە چەند بۆتە دەرفەتێک خانمان بزانن لەگەڵ گروپێک گەڕۆن هەر هەمووی بە سەرپەرشتیار و لیدەر و ئەمانەوە هەمووی خانمەتم ئەویش لە خوارەوە بەجیانی بەڵێ وەڵی تا ڕادێکی زۆر باش یعنی من پێشتر زۆر ئیتیمامم نەیا بە بڵاوکردنەوەی شتەکە چکە خەڵک پێی خۆش نەبوو بەڕاستی خانمان وا لێ هاتبوو حتا لە ئەوڵ پێیان خۆش نەبوو دەرکەونەوە نیە بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە شتەکە لایەن ئاسایی بۆتەوە و مرتاحیشن و ئەرزان لەگەڵ چ گروپێکە ئەڕۆن ئاسایی بۆتەوە بەلایەنەوە تەسویر ئەەکەین پەیجمان هەیە دایئەنین و ڕکلامیش ئەەکەین و خەڵکێکی زۆر باش ئێستا هاتوو بەتنگ ئەم وەرزشەوە ڕێگەی پێیجوشتانەوە و خانماناتوان پەیوەندیتانەوە بکەن ڕێ پەیجمان هەیە لە ئینستاگرام لە فەیسبوک و سناپچاتیشمان هەیە و کۆمەڵک زانیاری زۆر باشیش بڵاوکەینەوە ڕۆژانە و هەر خاتونێک پێی خۆش بتوانێت بەشداری بکە لەگەڵمانە زۆر سپاسانەکەنێمە لەبەر کەمی دەفە دەرەتوانین و ئەو نەبەردەوام بین لەگەڵتانە زۆر بەڕێز کاک جەلال دەستان خۆش بێ سپاسانێک خۆ سەیەکی لە دڵ نەماوەتەوە دەستان خۆش بێنەوەڵە هەر دەستخۆشیمان هەیە و هیوادارین هەموو گەنجان و هەموو تەمەنەکان ئەم وەرزشە بەڕاستی وەرزشێکە بڵێ خۆراکی ڕۆح و لەشتە ئەم شەو دکتۆر عەبدوڵواحیدیش مژدەیەکە سونەتیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە شاخانی کردووە ئێستا و بیانۆشمان نەما و ئەو گروپەشمان کە تایبەتە بە خانمان بەڕاستی فرسەتێکە بۆ خانمانی کە وەک جەناتەڵی دیارە لەوەچی بۆی کۆمەلگا و کولتوری ئێمە هەندێک کەس حەز نەکا خوشکی یا خێزانیە دایکی یا کچەکەی لەگەڵ گروپێکی تێکەڵا بڕوە ئەمە باشترین فرسەتەوە بێمە کە گروپی خانمان بەسەر پرشتی مامۆستایەکی بەڕێز و ڕاهێنەوەکو یەکێتی شاخەوانی تەواویانەکەین و هەموو هاوکارێکیانەکەین و پێویستیان بە هەر شتێ بێمە لە خزمەتیان بۆ هەموو شاخەوانێک بەبێ جیاوازی مامۆستا شاخەوان خۆ تۆش ئەگەر شتێک قوربانم زۆر سپاس مەمنون بووم بەرنامە جوانە دەستان خۆش دەستیەوەش خۆش بێ سپاسان زۆر بەڕێز کاک جەلال ئەحمەد جێگریەکێتی شاخەوانان مامۆستا ئاوارە سەرۆکی گروپی شاخەوانی خانمان و مامۆستا نژاد سەرۆکی گروپی فۆرئێسی شاخەوانی زۆر بەخێر بێن زۆر سپاس بەڵێ ئەزان ناوەڕێکمانەوە دواتر لەگەڵتان بەردەوام تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گێگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گێگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ زۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینی سيريني ما شاء الله عليه رشبة تيبي أولا تيبي أولا يو أملا جبسيني أحمالك أمي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من تعمي كي انجع أزاني عفرة وقت ميسيلي أزاني تحميني عليك كل حرب جيجيني جبسينيني كامل شيلات نكراو توپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان لە بەشی سێمی بەرنامەکەمانە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیامەنسووری زانایانی باس لە ئادابەکانی سەردانیکردنەکەین دیارە ئادابەکانی سەردانیکردن بە پێی بارودۆخ و ژیان و پێشکەوتن و جەنجاڵی ڕەنگە بزانین گۆڕانکەری بەسەرادە یان دروستترین ئەو ئادابانەی لە چوارچێوەی فەرمودەکانی پەیامبەری ئیسلام و ڕێنمایەکان و شریعەتی ئیسلامی بۆ ئێستا کامیان گونجاوە کامیان گرگەم. دکتۆر زۆر بەخێر بێن. دکتۆر ئادابەکانی سەردانیکردن گۆڕانکاریان بەسەردا دێت وەک چۆن ئێستا ژیانی گۆڕانکاری بەسەراتەوە بە هەمان فۆرمی چەند ساڵێکی پێشووتر تەقەمان لە دەرگادا یان هەمان ئەو مەجلیس و مەوزوع و قەرەباڵغیانە بۆ ئێستا گونجاوە یاخود کرێ بڵێن فۆرمێکی نوێی لە ئادابی سەردانیکردنمان ئەبێ هەبێ. بسم الله الرحمن الرحيم دەسوەشتان لێکم دیارە سەردانیکردن لە شریعەتی پاکی ئیسلامدا فەزڵ و پلۆپایەکی زۆر گەورەی هەیە بۆ چونکە ئینسان خوای پەروەردگار بۆ تەبیعەتە دروستی کردووە حەزی بە تێکەڵیە حەزی بە گۆشەگیری نیە ئینسان بە عامیان ئەگەر ئام لە یەک بینەوە بۆی ئینسانەکان ئاگایان لە یەک بێ ئاگایان لە معانات و ناڕەحەتی یەک بێ یەکتری بەسەر بکەنەوە کۆمەڵێ ئەجر و پاداشتی داناوە بۆ ئەو کەسانەی کە سەردانی یەکتریەکەن. خوای تەعالی لە حەدیث قودسی فەرمێ وەجەبەت مەحەبەتی للمتەزاویرینە فیە ئەو کەسانەی کە سەردانی یەکتریەکەن خوای تەعالی فەرمێ واجبە کە من خۆشم بێن واجبم کردو لەسەر خۆم خۆشیانم بێت کە سەردانی وجبت محبتي للمتزاورين فيها لفرمودي پیغمبر دعوته صلى الله عليه وسلم پیغمبر خواه فرمي من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه هر کسی رزق روزي فراوان به و هروها تمني دريج بيت باصلي رحم جيب جيب كسردان يكتريب كا لفرمودي دا پیغمبر خواه فرمي لا يدخل الجنة قاطع الرحم أو كسيك هیچ بە هیچ جۆرە سیلی ڕەحم جێبەجێ ناکات بەرامبەر و کەسانی فەرزن لەسەری بۆیە شریعەتی پاکی ئیسلام ئەم دەقانەوە چەندین دەقی داناوە ئینسان سەردانی بکات سەردانی یەکتی بکە پاشان سەردانیکردن لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر فۆرمەکەی ئەگۆڕدرێت یعنی لە سەردەمێکدا تۆ لە دەرگاتەدا یعنی جاری وایە لە دەرگاتەدا 5 دقیقە ئەمڕۆ زۆر جار ئەتوانی هەر بەهۆی مۆبایلەوە بەهۆی مۆبایلەوە مەسەلەن تۆ تەلەفۆنێک بکەیت ئیتر جاری وایە بەهۆی مۆبایلەوە نییە تۆ لە ماڵەوەی من دێم بۆ ماڵت هەر لە کامێرەکە و متابعی گەڕەکە کاکەیت هەر کە هاتمە بەردەرگات دەست ئاوارەیەکم زەرمەی لێ ڕزین دەرگاکەم بۆکەیتەوە بە ئەو جیهازەی کە وەنیە کاتێک ئەوە کرایانی وەرە ژوورۆ بۆیە بەڵێ فۆرمی سەردانیکردن لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر هەر لە دەرگادانەوە هەر لە دانانی موعیدەوە و هەر لە کاتی سەردانیکردنەکان مەسەلەن جاری وا هەیە تۆ ئەگەر سەعات 8 بچی بۆ سەردان سەعات 8 کاتی خەوتنە وەنیە سەعات 8 کاتی خەوتنە بەس جاری وایە سەعات 8 هەر ئێوارەیە بە پێوەرزەکان وەنیە ئێستا تۆ مەسەلەن لەم کاتەیە سەعات 8 بچی بۆ سەردان لەوە شتێکی زۆر طەبیعی بێ چونکە شەوگار درێژە وەنیە بەس جاری وایە لە کاتی وایەکە کە سەعات 5 بانگەدات وەنیە ئەگەر سەعات 8 بچی بۆیە بەڵێ فۆرمی سەردانیکردن گۆڕانکاری بەسەردا دێت بەڵام ئادابی سەردانیکردن ئەبێ ڕەچاو بکرێت ئەو گۆڕانکاری بەسەرا نایە کاتە مامۆستا شاخەوان ئەگەر کەسێک لەم سەردەمایە سەردانی ماڵێک کە جوانترینە و ئادابانە کامان کە پێویستە پێ سەردانی بکات سەردانیەکە ڕەشایی بکە بەڵێ بەڵێ دەست خۆش بێخوا طبعا ئێمە کۆمەڵی ئادابمان هەیە بۆی کە کاتێک سەردانی کەسێکمان کرد بە هەڵە دانەچین یەکێک لەو ئادابانە پێش ئەوەی دەرچیت ئینسان ئەبێ کاتێک سەردانی برایەکیەکە کاتێک سەردانی خوشکێکی ئەکات ئەبێ نیەتی ئەم لەم سەردانیکردنەیە بۆ خوا بێت نیەتی ئەم سەردانیکردنەی بۆ خوا بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم باسی پیاوێکمان ئەکات پیاوێکمان بۆ ئەکات
چووە سەردانی کەسێک بکات لە ڕێ مەلایکەت پێیان فەرموو تۆ بۆچی بۆ سەردانی فڵان کەس توێتی وەڵا هەر برایەکی دینی مۆچم سەردانیەکەم فەرمیانە ئایا تەنها لەبەر خواچی بۆ لای فەرموویەتی تەنها لەبەر خواچم بۆ لای 3 جار دووبارەیان کردو ئایا تەنها لەبەر خواچی بۆ لای فەرموویەتی بەڵێ تەنها لەبەر خوای فەرمووی خوای پەروەردگار لێت خۆش بۆ مژدی لێ خۆشبوون و بینێ مادام لەبەر خاتری خوا تۆ سەردانیەکەی ئەمە چیمان پێڵێ نیەت لە سەردانیکردن ئەمە ئەومان پێڵێ مە کاتێ سەردانی کەسێکەکەین بۆ تەماحی دنیای سەردانی نەکەین چکە لەوەچە ڕۆژە لە ڕۆژان دنیای نەمێنێت بۆ نان و خوانەکەی سەردانی نەکەین چکە زۆر ناخۆشە عیبە ئینسان کاتێک سەردانی کەسێککە لەبەر ئەو سەردانی بکە نانێکی بخوات لەبەر ئەو سەردانی بکە ئامانجەکە نان خواردنەکەی ئێمەڵین ئامانجەکە بە نیەت پاکی بێ لەبەرەوەی برایەکی مسلمان خوشکێکی مسلمان بەسەرەکەیتەوە واتە ئامانجەکە هیچی تر نەبێ کاتێککە ئامانجەکە هیچی جگەر لە خوای پەروەردگار بوو ئەو کاتە هەر کاتێک ئەوە نەمە سەردانەکەش نامێنێت خەڵکی وایە کە سەردانی ناکە لە قەدەری خوا ئیترە بێ بە پۆستێکی دەرێتێ عالەم ڕۆیتیەکات مەسەرەن خۆلم بە لەبەر نییە ئاجا بۆیە ئەمە خاڵی یەکەمە لە ئادابی سەردانیکردن کە ئەبێ منیەتمان لە سەردانیکردنا بۆ خوا بێ ئادابێکی تر بەڕێزان لە ئادابی سەردانیکردنا زۆر گرنگە ئێمە ڕەچاوی بکەین ئەمیش ئەوەیە ئادابی ئێستئذان لە عەرەبیدا پێوتێ واتە مۆڵەتی چوونە ژوورەوە وەرگرین ئەم مۆڵەتی چوونە ژوورە قورئانە فەرمی یا ئەیها ئامنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها يعني إذن وەرگرن مەچنە ژوورەوە بەبێ ئیزن مەچنە ژوورەوە جاری وایە کەسی وایە بەبێ ئیزنە چێتە ژوورەوە بەبێ ئیزنە چێتە ژوورەوە یعنی بەغەڵەت ئاچێت جاری وایە من نەفەرێ بۆی گێڕام وتی مامۆسا جارێکیان چوون بۆ ماڵی پورم بوو پوری بۆ گێڕام وەڵڵاهو ئەعلەم وتی چوون بۆ سەردانێن ماوەیەکی زۆر بۆ سەردانم نەکردبوون نەوەدەکان بوو تیوەڵا هەرچوم ڕێک لە دەرگام نەدا چوومە ژوورەوە چوومە ژوور ئەمەی دانیشتووە نە پورمە و نە پورزاکانمە و کەسی دیان نییە مەکوا پورم تی وەڵا حەومانگە باریان کردووە حەومانگە لێرە نەماون ئاجا بەڕاستی ئەگەر ئینسان دای لە دەرگا فەرموویان لێ کرد ئیزنیاندا ئەو کاتە بڕاتە ژوورەوە ئەگەر ئیزنیان نەدا کە ئەمەش زۆر گرنگە لە ئادابی ڕەچاوکردنی سەردانیکردنە وإذا قيل لكم ارجعوا فارجعوا قورئانە فەرمێ ئەگەر چوون بۆ ماڵێک چوون بۆ سەردانی ماڵێک وإذا قيل لكم ارجعوا ئەگەر پیانوتن داوای لێبوردنەکەین کاتمان نییە ئێستا کاتمان گونجاو نییە ارجعوا بگەڕێنەوە يعني ئەمڕۆ کاکەمە ئەمە ئەخلاقێکی قورئانەیە بۆ من دێم بۆ ماڵی جەنابەت باشە تۆ پێت ناخۆشە من بەو شێوازە بێم بۆ ماڵ چووکە لەواچە لەگەڵ خێزانتە دەنگەدەنگێکت کرد لەواچە کێشەیەکی عایلەیتە بێت وانەیە لەواچە کێشەیەکی عایلەیی خۆتان لە ماڵتان بێت حەز نەکەی من بیزانم وانەیە بۆیە پێم ئەڵێی وەڵای داوای لێبوردنەکەن کاتمان نییە لەم کاتەیە نابێ من ئیتر پێم وابێ ئەوە سوکایەتێ کاکەوە قورئان باسیەکە یعنی قورئانە فەرمی ئەگەر کەسێک هات بۆ ماڵتان بۆ سەردانیکردنتان ئەگەر پێیان وت بگەڕێن و داوای لێبوردنەکەن کاتمان نییە با بەشتێکی طبیعی وەرەگرێ ئەمە زۆر گرنگە بەڕاستی پاشان هەر لەسەر ئەوەی کە ئیزن وەرگرین شێوازی لە دەرگادان بەڕێزان کابرا لە دەرگادات ئاواڕاتە بەردەم دەرگاکە ئاوەستێن ناوەڕاستی دەرگاکە زدرم لە دەرگادا ئەوە سونەتی پێغەمبەر وان نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم و عەبدوڵڵای کوڕی بوسر بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری نازدار کاتێک کە لە دەرگایەدا یان لە لای چەپوە لە دەرگایەدا یان لە لای ڕاستەوە لە دەرگایەدا واتە بەرامبەر دەرگاکە نەئاوەستە ئەمە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یعنی تۆ جاری وایە لە ناوەڕاستی دەرگاکە ئاوەستیت کابرا هەر دەرگای کردەوە ماڵەوە بینیت جاری وایە دەرگای حەوشی نییە کە ئەمڕۆ خەڵکێک لە شوخەدا ئاژی وە نییە دەرگای حەوشیان نییە هەر کە دەرگای کردەوە تا ژووری نووستنەکە بینیت ئێوە شتێکی خراپە
بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە لەو کاتەیە خانووەکو ئێستا نەبووە لە لای دەستە ڕاستی دەرگاکەەوە ئەوستا لە دەرگایەدا یاخود لە لای دەستە چەپی دەرگاکەەوە ئەوستا لە دەرگایەدا بەو شێوازە پێغەمبەر لە دەرگایەدا صلی الله عليه وآله وسلم. ئادابێکی تر کە ئیسلام باسێکە ڕەچاوی بکەین ئەوەیە کە ئێمە کاتێک سەردانی خەڵکێکین سەردانی ماڵێکەکەین با تەداخولی شتی شخصیان نەکەین. وڵای دکتۆر لەسەر ئەم خاڵە من ڕاتەگرم ینی ئەمە ئێستا توانم باست لەوە کرد ڕەنگە فۆرمی سەردانیکردن گۆڕابێ پێشتر توانی مۆعید وەرگریان ئەمانە بەڵام خۆ ئادابەکان ناگۆڕێن جوان ینی ئەم خاڵە هەستەکەم ئێستا گەورەترین گرفتی سەردانیکردن یانی یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی خزمایەتی و سیلەی ڕەحم ئەوەی ئەی بیستین ئەوەی ئەی بینین یانی ئێستا خەڵک ئەترسێ لەوەی بچێتە ماڵی فلانکەس یا فلانکەس بێتە ماڵی لە ترسی ئەمەی ئەوەت بۆ نییە ئەمەد بۆ هەیە ئەوەت بۆ نەکرد ئەم تەداخولانە یانی ئەڵێ کابرا نەیبینم باشتر لەم سەر ئێشەیە یعنی ئیسلام بۆ ئەمە چیمان ڕاستەکانی سیلێر ئەڵێ سیلێ ڕەحمەگە بە جێبەجێ نەگەم باشتر لەوەی تووشی کێشە بم یعنی ئیسلام چ مژدەیەکمانە داتێگە جوان مامەڵە بکەن وەکو پێشتر باس ئەی چه هەڕەشەیەکمان لەسەر من بچم بمە ئاگر بۆ ماڵە دراوسێکەم یان بۆ ماڵە ڕەفیقەکەم. طبعا یەکێک لە حەسەنی بەسڕیە فەرمێ نیشانەی ئەوەی کە خوای پەروەردگار پشت ئەکاتە ئینسان جاخوا پشت کاتی ئینسان زۆر خەتەرە نیشانەی ئەوەی کە خوا پشت ئەکاتە ئینسان ئەو ئینسانە مەشغوڵە بێ بە تەداخولکردنی ژیانی خەڵکەوە ئەوە نیشانەیەک لە نیشانەکانە نیشانەیەک لە نیشانەکانی پشتکردنە خوای تەعالا پشتی تێکە. ئێمە کاتێکە چین بۆ ماڵێک ئەمڕۆ زۆر خەڵک بەدەست ئەوە ناڵێنێ کاکە چی بۆ سەردان خەڵکێکە چێ بۆ سەردانی ماڵێک دوایی دێتە دەرەوە دا ئەلغام لە ماڵەکەدا نەکاکە هەر دەقەیەکێکە دەقێتەوە تەداخولی کەوانتەرەکەیەکات تەداخولی فەرشەکەیەکات تەداخولی دیکۆری ماڵەکەیەکات کاکە تەداخولی تەنانەت پیاڵە و کەوچکەکەیەکات تەداخولی غەسالی ماڵەکەیەکە یعنی تەداخولی هەموو شتێک کاکە من هاتووم بۆ ماڵی تۆ هاتووم بۆ لای تۆ ئیتر تۆ لە خێمەیاژی من حەقم نییە تۆ لە ڤێلایاژی من حەقم نییە ئۆکەی مشکلی منە من هاتووم بۆ لای تۆ وانە من هاتووم خزمایەتی هاتووم ڕەفیقایەتی هاتووم دۆستایەتی نوێکەمەوە کاتێک ئەمە زۆر خەتەرە بەڕاستی زۆر جار تەلەفۆنمان بۆ دێ وەڵام مامۆستا فلان کەسی خزمانەوە دێم بۆ ماڵتان درۆی لەگەڵاکە مەڵم لە ماڵ نین بۆ وای پێڵێ کاکە وەڵڵی کە دێ شەڕ و ئاژاوەیەکمان بۆ جێڵە بە هەفتەیەک چاک نبینەوە ماڵەکەمان ڕەشڵەژێنێت بۆ ئێشڵەژێنێ وەڵا دێ بە خێزانم بڵێ ئەوە چی تا ئێستا غەسالێت تۆماتێکن نییە نەوەڵا نیمانە و مێردەکەم کرێکارەوە کە دوایە ڕاتەوە مافرەتام قسە وەرەگرێت ئەو پەردە چییە کۆنە مۆدێلی نەماوە ئەم ئافرەتە وەریەگرێت وەلحاڵ تەداخولەکان لە ورد و درشتی ژیانێنە کاتێک کە میوانە ڕاتەوە یەکەم ئەلغامە تەقێتەوە ئافرەتەکەی تەقێنێتەوە بە پیاوەکەیە وەڵام من غەسالێ ئۆتۆماتیکمێ هەو عیبت نەبوو نیەتی کابراکە کە کرێکارێکە پارەی نییە ژیانی ناڕۆت هەر ئەوەندە پەیداکە بەشی بژێوی ماڵ و منداڵی بکە ئەمە بەهۆی تەداخولکردنەوە بەهۆی ئەوەی کە ئەم میوانە هاتووە ئازارێک لەسەر ئەم ماڵەکەم کاتەوە مەسەلەن هاتووە تەداخولی ژیانێنەکە بۆیە بەڕاستی سیلەی ڕەحم ئەم قسەم بەلاوە زۆر گرنگە کە خەڵک بیزانێ سیلەی ڕەحم مەرج نییە لە ماڵەکانە ئەنجام بدرێت مەرج نییە ئیلا لە سەردانی ماڵەکانە بێت سیلەی ڕەحم بۆ جاری وایە تۆ بۆ سیلەی ڕەحمێک قەتعی یەک بنە ماڵاکەیت سەردانی کەسێک سەردانت کات بە ناوی سیلەی ڕەحمەوە دوای کێشەیەکت بۆ دروست دەکات ئەم کێشەیە گەورا بێتەوە لەگەڵ ئەو کەسێک هاتۆ بۆمان لەگەڵ برایەتێکەچی لەگەڵ خوشکاتێکەچی لەگەڵ خوشکەزایەتێکەچی لەگەڵ باوکاتێکەچی وانە بەوەی قسەوە ئەوش لەگەڵ تواتێکەچی بۆیە مەرج نییە ئیلا سیلەی ڕەحم بە سەردانیکردن بێت بەڵێ سەردانیکردن شتێکی پیرۆزە بەڵام جاری وایە کاکە بێتە مەینەتی بۆیە من داواکەم لەو برا بەڕێزانە لەو خوشکە بەڕێزانە کە سەردانی خەڵکەکەن کاکە حەقیان بەسەر ژیانی خەڵکەوە نەبێت کاکە تەداخولی ژیانی خەڵک نەکەن دکتۆر ڕێ خاڵەکە مەیە تێکەڵ یەکەن دەردە دڵیکردن باشە وەکو جۆرێک لە ئامۆژگاریکردن لەگەڵ تەداخولکردنیان تێکەڵ کردووە یعنی ئێستا کەسێک چووەتە ماڵەوە گێچەڵێگەنێت دەڵێ بۆ وات کرد ئەڵێ دەخۆ من ویستم ئامۆژگاریان کەم قسەیەکی خێریان بۆ بکەم یان با بڵێن دەردە دڵێ بکەم خەمێکی خۆم لا باسکەم بەڵام لە ئەسڵ ئەمە
ئەوەکو جەناب ئەحمەد فەرموود ئەڵغام دانانەوەی و میندانانەوەی بۆ ماڵێک کەکرێ ڕەنگە لە دوایە زۆر گرفتی گەورەتریشی بە شوێنان زۆر گرنگ کاکە زەینشی کاتێک کە ئێمە چین بۆ سەردانی ماڵەیەک ئەو ماڵە وەکو من حەزی لێتی قەنەفە هەبێ لە ماڵەوە یەکە نیەتی ئامۆژگاری چی بکەم ئامۆژگاری چی بکەم وانە ڕاستە کاتێک خۆی بۆ کەوانتەری مەطبەخەکەی ڕازیە من حەقم چیە بەسەریەوە کاتێک کە پەردەکەی هەڵواسی و یعنی بۆ پەردە ڕازیم کاکە حەق چیە بەسەری وانە کاتێک فەرشەکەی داخست و ینی پێی ڕازیم تمام شەڵار کەلوپەلی ناوماڵ بۆیە جارێ لە چۆنێتی تەسەڕوفکردن و تەعاملکردنی ئەم ژنومێردە لەگەڵێکە مناڵ لەگەڵم دایک و باوکەیە ئەوەندە تەسەڕوفەک ئەوەندە تەدەخل هەیە مەسەلەن جاری وایە کەسێکە چێتە میوانێ گەڵێ وڵاوە خێزانی من بۆیە ئاوی هێنا چای هێنا فڵامی وێنا شیرینی دروستەکەیان ژنێکە بە مەختای دووەمی فەرتەنەکە ئەڵێ هاوسەری من بۆیە واکەیتەوە دیاریم بۆ هێنە سڵاوم لێکە نازانم ئەو مناڵەکانم بە خێرهاتنیەکەن ئێوە بۆوانین لەخۆ بە شتێک لەوی ئەم ژن و مێرد و مناڵەیە دروستەکە کە ئیترە خێزانە بالفعل ئەوانتر و خەسارەکە خەتەرتر ئەوەش کێشەیەکی زۆر گەورە و تەداخولکردنە ینی لە منداڵ لە خێزان لە جاری وایە مەسەلەن ئەو ئافرەتە ئەچی بۆ ماڵێن بۆ میوان چێشتێک لێ نەراوە چە لە بیری خوێی تێنەکرد بێ یان خوێی زۆر تێکرد بێ کاکە یان مویەکی بەرەوە بۆ بێکە بێتە ناو برنجەکە ئاوە پاڵی دابێتەوە یعنی تۆ لێوێ بڵێ وەڵا ئامە خێزانی من بێ قبول ناکەم وانە ئاجا بۆیە من بەعام باسیەوەکەم کە تەداخولکردن مەینەتیەکی زۆر گەورەی لە سەردانیکردن یەکتریدا ئەبێ ئێمە بەڕاستی واز لە تەداخولکردن بێنین کاتێکە چین بۆ سەردانیکردن ئادابێکی تر بەڕێزان بە گرنگی ێزانم کە باسی کەم ئەوش ئەوەیە زۆر سەیرە بەلامویانی هەندێک خەڵک خۆیان بە مولتەزی مەزانن ینی بەوە ئەزانن کە باش باوشیان بە دینا کردووە باش دینیان کردووە کاتێکە چی بۆ ماڵان خێزانەکەی نایە بە خێراتنە بکە تێگەشتی بۆ وەڵا حرامە حرام بە خێراتن میوان بکات وەڵا دەنگی ئەم ئافرەتە حرامە پیا و نامەحرەم گوێی لێبێ ئەم ئافرەتە کاکە من کە دێم بۆ ماڵی تۆ دێم بۆ ماڵت خۆ نایەم بۆ لای تۆ وەنیە هێ ماڵەکەی خۆت و خێزان مناڵەکانتە ئافرەتی وایە لەگەڵ ڕێزمە لەگەڵ تەبەن لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وآله وسلم کاتێک هاوڵان چوونە بۆ ماڵی یەکتر خێزانەکانیشی بە خێراتنیان کردوون ئاگادار من ئەوە لە حەدیث صحیح هاتووە ینی ئافرەتیش هاتووە بە خێراتنی میوانی کردووە ئەمڕۆ کابرا بە ناوی بۆ ئێمە لە سەحابە ملتەزیمترین بەدینەوە وەنیە بە خێراتن ناکات بە خێراتنی میوان ناکات بە هیچ جۆرە ینی کاکەی مناڵم بێتە بەرەم بەهرێت پشت دەرگاکە بە خێراتنی میوانەکە بکات یعنی ئەمە ئادابێکی جوانە ئەمە ئەخلاقێکی جوانە بەڕاستی وەنیە تۆ ئەم میوانە دێ ئەگەر خراپە بانێتە ماڵت وەنیە ئەگەر خراپە ئەم میوانە بانێتە ماڵت بەس ئەگەر باشە یعنی چ عەجەب خەڵکی وایە من خەڵکم بینیوە مەسەلەن بە ئافرەتەکەی و تۆ بە هیچ جۆرە نابێ بە خێراتنی میوانەکانم بکەیت ئەم ئافرەتەکە بە خێراتنی میوانەکان ناکە پێ وایە گونەحبارە بێت لەگەڵ کاکی عارەبانەی دەرەوەیە یەک دانە چارەک پەتا تاکڕێ تەما تاکڕێ مەعامەلە ئاکات تێگەشتی کاکە لە تەلەڤیزیۆن گوێ بۆ گۆرانی بێژ و بۆ ئەمە کاکە ئەمەد لە چێ شتە کۆڵان شتە کڕیت ئەمەد لە چی میوانێکە کە هاتووە ئاەتێکی قورئانی جێبەجێ کردو سەردانی یەکاتەوە بۆیە بەڕاستی ئەمیش ئادابێکە یعنی زۆر جار من ئێمە کاکە من لە کۆمەڵگەیەکی عەشایەراژین ئێمە لە کۆمەڵگەیەکی عەشایەراژین پیاوی وا بۆ چۆتە ماڵێک ئافرەتەکە بە خێراتنی کوردی قەسەم بەخوا سێبەسی ئەوم کەوت بێت جارێکی تر سەر ناکەم ماڵێ ئەمە کاکە ئێمە ئەبێ بەم شێوازە مامەڵە بکەین کە لە کۆمەڵگاکەی خۆمان داین وانە بە شێوازێکی ئەمجا بەخوا نەدینداریە بە خێراتنی نەکردنی میوان لەلایەن ئافرەتەوە تێگەشتی ناوەیشە بەسەرم بڵێ وەڵا ئەمە ئەگەر بە خێراتنی بکە تووشی گونەحبارەی بێ ئەمەش زۆر گرنگە بەڕێزە ئینسان ڕەچاوی ئەم ئادابانە بکات و ئاگەی لەم ئادابانە بێ پاشان ئادابێکی تکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فێرمانەکات ئەوەیە کە ئێمە بۆ سەردانیکردن کاتی گونجاو هەڵبژێری کات ئەبێ کاتێکی گونجاو هەڵبژێری سێ کاتمانەیە لە قورئانەکە ئاماژەی پێکراوە
منداڵ ناتوانێت بچێتە ژووری دایک و باوکی ئێمە ئەولاترە میوان نابێ بچێت وانە ڕاستە ئەگەر منداڵ ناتوانێت بچێتە ژووری دایک و باوکی فەلەت و عەورات کە لە قورئان هاتووە ئەوە ئەولاترە کە میوان نەچێت ئەنی جاری وایە تۆ کابرا سەعات 11 شەو ساعت 11 شەو تەلەفۆنەکە دێ بۆ میوانی خۆی نەخەوت وازان خەڵکیش نەخەوت وانە دوای نوێژی نیوەڕۆ عادەتەن کاتی ئیسراحەتە بعد الظهيرة كلا قرآناته كاتي إسراحته يا كاك ناكري أو كاتي إسراحته بلا من واجه خمتي الخو بيتم الرشاوي عاداتك أنا كم بشنبو مالا ياخذ بيانيا خلق عادة لبيش هشتوا هم ساو ونيا يعني كسيك حوتي بيان للدرجابة أما يا بشتاق روياه بيان أيوان يا كاكا من بو خمنا خوتو من تبدأ بانجي بياني بونمونا أشنبو هولير للرأي مالي دوستي كمان ساعات يشتا حوته لبرو خمنا خوتهم تحقق بدم درجان معلو من على لسانهم يا كاكا كاتا كي كاتي أونيا بوي أبي إيمي مسلمان كاتيكي گونجاو هەڵبژێرین بۆ سەردانی کردنی ماڵان نابێ هەموو کاتێ بچین بە حیچ جۆرێک کاتێک نەچین کە ئەم ماڵە و عادەتی عامی خەڵک وا بێ لەو کاتەیە خەوت بێت ئەوە زۆر گرنگە ئادابێکی ترکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فێرمانەکە دوعا بۆ ئەو ماڵە بکەین دوعا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە سەردانی ماڵانی کردووە ناني خواردو لمالن شاي خواردو لمالن اللهم بارك لهم فيما رزقتهم واغفر لهم وارحمهم ام دعاء بوكردن ام دعاء زور قرنقا اللهم بارك لهم فيما رزقتهم واغفر لهم وارحمهم خزمتيان كردويت ريزيان لي كردويت خواردنيان بيداويت زور قرنقا ام دعاء بلام بداخل امره خلق ام دعاء انا زور بلاي واساي بوتو كم دعاء كي بيروزي پیغمبر صلى الله عليه وسلم آدابي كتر لآداب كاني سرداني كردن چاومان بپارێزین لە تەماشا کردن کاکە ناکرێت من سەردانی ماڵێکە کەم چاوم لە ناموسیان بێت زۆر تێگەشتی دوای بێمە دەرە بڵە مەڵا ئەوەی ناشرینی بوو ئەوەی جوان ئەمە کاکە ئینسانی مسلمان نابێ وابێت مرۆڤێک یاسایی هەتا ئەگەر ریش بێ هەر نابێت هیچ پەیوەندیشی بە دینەوە نابێت ئەمە پەروەردەیەکەی نابێت ئەمە لە ئەخلاق و زۆر دوورە ئینسان چاوی لە ناموسی ئەو ماڵە بێت یعنی چاوی لە ناموسی ئەو ماڵە بێت دوای بچێتە دەرەوە بڵێ وەڵا خێزانەکەی وا بوو کچەکەی وا بوو شتێکی زۆر خراپە یان ئافرەت بۆ پیاو هەردووکیان ئەبێت چاویان بپارێزن لەوەی کە بە خیانەتەوە تەماشای و ماڵە نەکەن چونکە تو هایتە ماڵێک و ئیزنیان دەیانی ئەمینن لە تۆ کاکە وانە یخۆگەر بیانزانی وایە ئەم پیاوە چقەڵ و گورگە دەریان لێ ناکردەوە کاکە وانە زانیویان ئەم پیاوە ئەمین و سەردانیانەکە ئێ نابێ بە چاوی خیانەت و تەماشای ماڵ و منداڵەکە بکە شتێکی زۆر زۆر خراپە بەڕاستی کە ئینسان بەو شێوازە بێت یاخود شت هەڵگرێت چوین بۆ سەردانی ماڵێک هاتینە دەرەوە بێ خۆمان کەڕکەین ئەبێ خۆمان لاڵکەین لە باسکردنیانە کاکە ئەبێ خۆمان کوێرکەین یعنی ناکرێ من ئەچم بۆ سەردانی ماڵێک بەڕێزان ئەچم بۆ سەردانی ماڵێک هەرچیم بینیەوە بۆ خەڵکی باسکەم هەرچیم گوێ بۆ خەڵکی باسکەم وەڵاو چم بۆ سەردانی ماڵی فڵان کەس کوورە بەخوا هەستمەکە ژن و مێردەکە کێشە و مشکیلیان هەبوو کاکە زۆر بەدیوە باشەکەیە چی قسەیان پێکەوە ناگرن ئەبێ خۆمان کەڕکەین کاکە بەدیوە باشەکەیە وەسفکردنی ماڵێکی خانان کە باش بووە ئەوانەیە کاکە تۆچی بۆ ماڵێک ڕێزیان لێ کردویت یعنی هیچ نەبێ وەسفێکی بە خێرات نەجوانەکان بکە وەسفێکی خوانەکان بکە وەسفێکی ئەوە بکە کە ئەم ماڵە شتی باشیان تایە واز لە شتە خراپەکان بێنە کاکە من بە دوای عیبا بگەڕێم 50 عیب لە تۆ دۆزم ئێستا تۆ 100 لە منە دۆزیتەوە وەنیە کاکە خۆ ئێمە مێش نین بە دوای شتی پیسا بگەڕین ئەبێ بە دوای شتی پاکا بگەڕین دکتۆر شتێکەیە بۆی بەڕاستی ترسم لە بیرم چێ یەکێکە لە ینی نمونەی حەیمانەیە دوای بەرنامەکە پێتەڵێ هاوڕێکمان چوو بوو هەولێر بۆ ماڵی خاڵی لەوێ دانیشتن و خاڵی تازا و سەرگیری کردومانە و
ینی سوعبەتێک لەگە خاڵێک ئاڵێ خاڵە ئەمە دەستگیرانە کۆنەکە بوو تەلەفۆنی بۆ کردم ێستا ئەحواڵی توپ لە کاتێکە خاڵی داماوینە دەستگیرانی هەیە ئاگای لە نیایە دوای یەک مانگەڵێ ئەم سوعبەتە ئەم قسە خۆشەی بەحساب کەسەکە کردوێتی لە ماڵی خاڵیە بێتە شەڕ و فەرتەنە کە ئەو کەسەکێ و دەستگرانە کۆنەکە کێ و ینی زۆر جار هەز ناکەین پێمان وایە قسەیەکی سادە فڕێن سوعبەتێکەکەین نەغیبەتە نە تەداخولکردنە بەڵام مینێکی زۆر بە قۆترە لە غەسالەکە و لەوەی بۆ سەرسپی بۆ ئەسمەر بوویت و بۆ ڕەش بوویتەوە ئەمانە بەرەوەڵا جارێ هەندێک گاڵتایە کاکە نابێ بکرێت وانە یعنی هەندێک گاڵتایە دوایی کێشە و مشکلە دروستەکە ئەوەی جەناب مەسەرەن هەروەکو گاڵتە وتوێتی بۆ خۆشی یعنی پێ وایە شتێکی بەسیط بەڵام و بەڕاستی دوایی کاکە کێشە و مشکلەی دروست کردو بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ زۆر ئاگامان لە زارمان بێ لە سەردانیکردنی خەڵکە و نابێ عیب و عاری ئەو ماڵەر بەرنێ دەرە چووکە گوناحبارین ئێمە چوین بۆ ماڵێک بین لە ئافرەتان بە تایبەتی لەگەڵ ڕێزما بۆ خوشکان زۆر جارێمە لە ئافرەتان ئەما بینین زۆر جار یعنی جاری دانیشیە ئەچێ بۆ سەردان کاکە تواتوی بۆ سەردانە ماڵا بپرسی کێشوی کردو کێ مردووە کێ تەلاق دراوە کێ مناڵی نەبووە بۆ مناڵی نەبووە کەی مناڵی ئەبێ ئەی بۆ لێ جا نابێتەوە خەتای پیاوەکەیتی یعنی جاری وایە تۆچی بۆ سەردانێک ئەم ماڵە مناڵیان نابێ کاکە ئەم هەموو وانە ئاجا بۆیە بەڕاستی ئێمە هەرچیمان بینی لە خراپەی ئەو ماڵە ئەبێ خۆمانی لێ کەڕوو کوێرکەین کاتێکە چین بۆ سەردان بەڵام شتی باشمان بینی با بۆ خەڵکی باسکەین کاکە ئەمڕۆ بۆ سەردانیکردن کەم بۆتەوە باوەڕ بکەن بەشێکی لە بەرتەداخل بەشێکی ناوێرە ئەڵێ کاکە فڵان کەس دێتە ماڵە مەترسم جادوم لێ بکات ئەترسم جادوم لێ بکات هەنی ماڵی وایە جادویان لە ماڵەکە دۆزیێتەوە بۆ مکیە ناوێتی کاکە ئێمە کەسێک بە ناوی سەردانی هاتووە ئیتر ناوێت ئێمە ئینسانە ماڵی لێ تێکداوە کێشەی عایلەی بۆ دروست کردووە بۆیە ئەویش وای لێ هاتووە کەس سەردانی نەکا باشە بەلایەوە بۆیە من هەر ئەوواڵێن بەڕێزان ئێمەی موسڵمان ئێمەی بڕوادار زۆر گرنگە ئەم ئادابانە ڕەچاو بکەین بە شێوازێکە ئیسلام داوای کردووە پێم باشە ئادابێکی تریش هەر باسکەم لە خزمەتانە پێش کۆتایی بەرنامەکە کە بە گرنگی ێزانم ئەو فەرموودە قودسیە کە لە خزمەتانە لە ئەوڵ خوێندنەوە خوای تەعالا فەرموویەتی وەجەبەت مەحەبەتی لیلموتەزاویرینە متەزاویر یعنی من سەردانی تۆکەم تۆش سەردانی من نەکەیت ناکرێ هەر سەردانی تۆ بکەم تۆ سەردانی من نەکەی کاکە خۆ تۆ مەرقەد نیت خۆ تۆ مزگەوت نیت هەر بێن بۆ ماڵ و تۆ نەی بۆ ماڵ خەڵکێکی وایڵی مەرقەدە بێ خەڵک سەردانی بکە کاکە ناکرێ هەر من سەردانی تۆ سەردانی متەزاویرین کاکە بێت تۆ سەردانی من کە من سەردانی تۆ بکەم عیلاقا سیلەی ڕەحم بەوە جوانە بەڕاستی جا هەر من بێم هەر بێم تۆ نەی منش کۆتایی پێدێنم بۆیە ئەم ئادابێکی زۆر ناشینێ خەڵکێک بەوەی پلە و پۆستیەوە بەهۆی کام پلە و پایەیەکی هەیە بەهۆی داعیەکی بەناوبانگە بەهۆی مامۆستایەکی مزگەوتە بەهۆی مدیری قوتابخانەیەکە بەهۆی ئەوەی تازە پلەی زابوتی وەرگردووە ئەبێ ئیلا خەڵک سەردانی بکەم سەردانی خەڵک نەکە ئەمە لەکوێ دین هاتووە ئەمە لەکوێ دین هاتووە هەر من سەردانی تۆ بکەم کاکە وەڵڵا هەندێک خەڵکی بۆتە مەرقەد ڕاستە حەقیقەتە هەر ئەبێ خەڵک سەردانیان بکە ئەمە ئادابێکی زۆر خراپە لە ئادابی سەردانیکردن ڕەدی زیارەتە ئەوەیە کە من سەردانی تۆکەم تۆش ئەبێ سەردانی من بکەیت سکان خۆش بێخۆم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاخەوانسی ئامۆسووری مامۆستا ئاینی لەگەڵمانە بووم تەوەرە زۆر سپاس بۆمە دەبێن خی گەورە بتان پارێزی ئازیزانم ئەندازێک کۆتایی بەرنامەیان بۆمان بوو هیوادارین بە گەبارەتەکانمان بدڵێ هەموو لایەکتان بوو بێ و هەتا هەفتەی ئایندە پێتانەگەینەوە بەخوای گەورەتان سپێر